ئەو کاتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، زۆر خۆشحاڵم بۆ ئەوەی جارێکی تر هاتوومەتە خزمەتتان لە بەرنامەی ڕاوێژ کە بە شێوەی ڕاستەوخۆ پێشکەش بێ ئەوەی ئازیز دەکرێت. ئازیزان، ئەوڕۆ هەینی 12 مانگی سەرماوەزی 1400 هەتاوی بەرامبەرە لەگەڵ 3 مانگی دەسامبری 2021 زاینی. بەرنامەی ئەوڕۆمان هەروەکو بەرنامەکانی تر ڕاستەوخۆ لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە بڵاو بێتەوە، هەروەتر لە تۆڕی کۆمەڵە مێدیا نێتوەرکیشەوە لەسەر سەفحەی فەیسبووک و هەروەها یوتیوب بە شێوەی ڕاستەوخۆ ئێواتوان بینەری ئەم بەرنامەیە بن. ئەم بەرنامانە دواتریش لە ڕێگەی ئەو کاناڵانەوە کۆمەڵە مێدیا نێتوەرکەوە پێشکەش بێ ئەوە ئازیز دەکرێت. تکراری بەرنامەکە جیالەوە لە تەلەڤیزیۆنیشەوە تکراری بەرنامەکە توانن ببینن. منیش هەوڵم داوە لە ڕێگەی سەفحەی خۆمەوە دیسان هەر ئەو بەرنامە ڕاستەوخۆ پێشکەش بێ ئەوەی ئازیز بکەن. ئێوەی ئازیزی شەتوانن لە ڕێگەی تەلەفۆنی تەلەڤیزیۆنەوە کە لە تەریقی واتسابەوە دەتوانن بە ئێمە پەیوەندی بگرن، پەیوەندی ڕاستەوخۆ بگرن، پەیام و پرسیار و تێبینی و هەر شتێکتان هەیە چ بە دەنگ و چ بە پەیام بنووسراوە بۆمانی بنێرن. ڕقم تەلەفۆنی 0046 726 16 764 لەو ڕێگەوە توانن پەیوەندیمان پێ بکەن. ئازیزان، باسی ئەوڕۆمان زیاتر لەسەر مەسایلی ڕۆژە یا مەسایلەی کە ئێستا لە هەفتەی ڕابردووە و لە ماوەی ئەم چەند ڕۆژە لە ئارادا بووە و هەوڵە دەین جەختخۆینە سەر ئەو مەسایلانە. هەروەک ئاگدارن کۆماری ئیسلامی زۆر جار باسمان کردووە لە قەیرانێکی نێودەوڵەتی و ناوخۆییدا بەسەر ئەبات. ئەم قەیرانە کە ڕۆژ بە ڕۆژ خوڵترە بێتەوە، کۆماری ئیسلامی هەوڵەدا بە نوعێک خۆی لەم قەیرانە بێنێتە دەرەوە. ماوەیەک کە کۆبوونەوەی دەوڵەتی ئێران لە ویەن لەگەڵ نوێنەرانی وڵاتانی ڕۆژاوا دەستی پێکردێتەوە بۆ کێشەی ناوەکی کە بە کێشەی ناوەکی کۆماری ئیسلامی ناسراوە قسە و باسە سەرەوە بکرن. طبعاً کۆماری ئیسلامی لە ڕاگەیاندووەکانی خۆیان باسیەوە کاکە ئەمە وتومانە هیچ شەرتێکمان نییە غێرە تەحریمەکان لا ببەن و ئەوە ئێمە بەبێ ئەوە هیچ ناشینێ پایشتێکی کە طبعاً ئەوە زۆر کەسزانن وانەیە و ئەوە طبعاً زۆر شەرت و شروعیان لەسەردا ناوە، چە مەسەلەی موشەکەکانێتی چ دەخاڵەتی لە وڵاتانی ناوچایە و زۆر شتی ترکە پێشتریش هەر لە بەرجام باسی لێکرابوو دیسان بەردەوامە بێت. هەر لە ماوەشدا لە سەر سنوورەکانی سنووری بینی ئێران و ئەفغانستان هەروە تۆزێ شەڕ و تەقەکردن پێک هات کە هەوڵە دێن لە سەرەوەیش تۆزێ قسە و باس بکەین. ئێوە ئازیزی شتوانن پرسیار و ڕای خۆتان لەم بابەتەوە بڵێن و لە تەوای ئەمان لەمانەیشدا ئێمە شاهدی ناڕەزایەتی دەربڕینی معلمان لە سەراسەری ئێران بووین. لەم بابەتەوە قسە و باسێکی زۆر تێلوتەسەرەکەین لەگەڵ کاک حەسەنی ڕەحمانپەنا، ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە کە داوەتمان لێکردووە لەم بەرنامە بەشدار بێت و لەسەر هەموو ئەو مەسایلانە قسە و باس بکەین. کاک حەسەن گیان بەخێربی بۆ بەرنامەی ڕاوێژ. زۆر سپاس کاکنحی خۆشەویست بۆ ئێوە بۆ هاوکارانتان، هەروەها ڕێز و سڵاویشم هەیە بۆ بینەرانی ئەم بەرنامەیە و لە خزمەتان. کاک حەسەن، پێشتر وابدام دەنگێک لە لای من دێتەوە بۆ گوێسکەم، ئایا شتێک لە لای ئەوە ڕۆشنە دەنگی شتێک کراوەیە ئەگەر کرێ ڕەحمەت کەزی بکەن ئەگەر هەیە، ئەگەر نا وابدام دەنگی خۆمە بیسمەوە تۆزێک نییە هیچ شتێک لەوانەیە تەلەفۆنەکەم ڕۆشن بێەوە دەیکوژێنمەوە ئەگەر ئەوە بێ هیوادارەوە پێشمان دەی زۆر باش. کاک حەسەن گیان، من لە پێشەکی بەرنامەکەدا ئیشارەم بە چەند مەوزوع کرد. کۆماری ئیسلامی لە قەیرانێکی زۆر قوڵدایەوە، ڕۆژ بە ڕۆژە و قەیرانە قوڵتر و قوڵتری شەبێتەوە. ئەوە جیالەوە کە لە ئاسی نێودەوڵەتی کۆماری ئیسلامی هەمیشە سەرشۆڕی بۆ ماوەتەوە چ لە دەرخاڵەتەکانی ناوچە و هەروەها لە ئاسی نێودەوڵەتیشە
ئەو هەموو تەحریم و شتێکە لە سەرەتی وەزیەتێکی ئابووری زۆر کە بەداخەوە زۆرتر یەخێ خەڵکی گرتووە لەسەر کۆماری ئیسلامیە. تازەیش کۆبوونەوەی وڵاتانی ڕۆژاوا لە ڤیەن لەگەڵ نوێنەرانی کۆماری ئیسلامی دەستی پێکردەوە، ڕۆژی چوارشەممە دەستی پێکردوێتەوە و لەوێ قسەباسی کراوە. پێم خۆشە لەسەرەوە قسە بکەین. لە هەمان کاتدا یەک مۆزەیەکی تریشەیەویش لەسەر سنووری بینی ئێران و ئەفغانستان شەڕوپێکدانێک بوو لە بینی هەزەکانی ئەفغانستان و تاالبان لەلایەک و هەروەها هێزەکانی سوپای پاسدارانش لەم بابەتشەوە ئەم کەمێ زانیاریمان پێ بدەن، هەمەوەیش کە ئەمە چەندێک پەیوەندی هەیە بەسەر ئەو مەسایلەی وایە ئێستا لە ئارادایە و دواتریش لەوەی زۆر گرنگ لەوانە گرنگتر مەسەلەی ناڕزایەتی دەربڕینی معلمانە لە سەراسەری ئێران تەبقان تەنان لە زۆربەی شارەکانی ئێران کات دوێن لێ بەڕێوە لەو بابەتانەوە پێم خۆش ئەگەر بکرێ بەگشتی باسێک پێنج دوایش وردە بە وردی دینە سەر بە وەڵاگەر ئیجازە بدەین لە بەشی ئەوەڵە دەست پێ بکەین دوایی بەشی ناوخۆی ئێران کاتوانێت زۆرتر تەورەی ئەسڵی گفتوگۆکەمان لێدا بنین بۆ ئەوە، بەڵام تاو جێگایی بە مەسلەی دەرەوە دەگەڕێتەوە. مەسلەکە ئەوەیە کە دەوڵەتی ڕئیسی کە بە قەولی خۆیان قەرار بوو شێوەیەکی تر لە دانیشتن لەگەڵ ڕۆژئاوا و لەگەڵ وڵاتانی غەربی بەرنە پێشەوە، لەو دانیشتانەیە کە بووە بە پێی هەموو ئەو کەسانەی کە لێکۆڵەوەرەکان بە پێی خەڵکی دیکە بە پێی ئەو کارشناسانەوە هەروەها ئەو دیپلۆماتانەی کە لە دانیشتەکان لەگەڵ ئەمانە بەشدار بوون، خودی جمهوری ئیسلامیش بەو قەناعەتە گەیشتووە یا لە ڕاستیدا دەستی لەوە هەڵگرتووە کە لە شتێکی تازەوە دەست پێ بکە، بەڵکو وتویانە مەبنای قسە باسەکانمان هەر دەبێتەوە بۆ دانیشتانی کە تا ئێستا کردومان، ینی لە نقطەی سفرەوە دەست پێ ناکەن. ئەوە وەختی خۆی ئێمە زۆر جار دەمان کورد ئەگەر قرار بێت جمهوری ئیسلامی سازشە بکە لەسەر بەرنامەی هەستەیی، ئەو سازشە لەسەر دەستی لایەنی توندڕەو دەکرێت، لەسەر دەستی سوپای پاسداران و لەسەر دەستی ئەو جەناحەی کە زۆرتر بە بەیتی ڕەهبەری و خامنەی ئەوانەوە تەداعی دەبنەوە. و بە باوەڕی من جەماعەتی حەسەنی ڕوحانی و ئەو جەمعەی دیکەی کە پێشتر لە دەسەڵاتە بوون و ئێستا ناویشیان لێنەماوە، ئەوان ئەو ڕێگایان خۆشکرد بۆ ئەوان جیا لە وعدە وعیدانەی کە ڕوحانی دێدا و زۆر جار لە کاناڵە تەلەڤیزیۆنەکانی شێ بۆیان بڵاو دەکەنەوە کە ئەوە دەڵێت هەموو شتێک تەواو بووە و بەرجام تەواو بوو و محاسرە تەواو دەبێت و بانگەکان ئازاد دەبێت و ئەو شتانی کە ڕوحانی بەرحەڵ پێی بەناوبانگ بوو. بەڵام دەرەرحاڵ ئەم دانیشتانە کە دەستی پێکردوێتەوە لە ڤیەنا لە ڕاستیدا جمهوری ئیسلامیە کە پاشەکشەی کردووە و دیارە قسەی ئەوان خۆ هەمیشە دایمەوە دەزانین لەو کاتێدا کە ئەو لایەنانە قسەی توندەکەن لە عینی حاڵیشا سازشی گەورە دەکرێت لە جەرەیانی قسەی توندە. بۆیە ئەم دانیشتدار ئیدامی ئەو دانیشتانەی پێشووە جمهوری ئیسلامی دەوێت وای نیشان بدات کە ئەوە تەنها یەک خاڵەکە ئەوان خەریکن لەسەری قسە دەکەن، ئەویش مەسئلەی لابردنی محاسرەی اقتصادی لەسەر ئێران و لەسەر بانگەکانی ئێرانە، لە سوورەتێکە ئەمە درۆیکی گەورەیە کە ئەوان دەیکەن. ئەو محاسرەی اقتصادیە هەروە خۆ نەخراوەتە سەر جمهوری ئیسلامی کە زۆرترین زەرەر و زیانەکانی بەداخەوە بۆ کۆمەڵگەی خەڵکی ئێرانە لەسەر بەرنامەی هەستەیی ئێران بووە، لەسەر موشکهای دووربردی جمهوری ئیسلامی بووە، لەسەر دەخاڵەتکردنی ئێران لە ڕووداوەکانی منتەقەکە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوانەدا بووە، لەسەر هەڕەشە و بڕەشەکردن لە ئیسرائیل و لە ئەوە کە لەسەر گۆی زەوی پاکیان دەکەینەوە. ینی ڕۆژئاوا ئەوە نییە کە بێن و لەگەڵ جمهوری ئیسلامیدا بنیشن لەسەرەوەی کە بەرنامەی محاسرەی اقتصادی لە محاسرەی اقتصادی بە دلیلی ئەو نەوعە تەخەلوفاتە بووە کە جمهوری ئیسلامی کردوێتی. بنابەرین ئەگەر لە میدیاکانی جمهوری ئیسلامیەوە ئەو تەبلیغاتانە دەکرێت و ئەوە بە دەستکەوتێک بۆ ڕئیسی نیشانەدەن، ئەوە لە ڕاستیدا هیچ دەستکەوتێک نییە و من بە دڵنیاییشەوە دەڵێم کە بەبێ ئەوەی کە غەربیش بەو پێشمەرجانەی کە هەیەە و باسی لێ دەکەن بەوانە بگەن، ئیمکانی ئەوەی کە ئەو فشار و زەخت و زۆر اقتصادی و بانکی و ئەوانەی کە لەسەر جمهوری ئیسلامی هەیە وەکو عەرزیشمکردن فشارەکەی دێتەوە بۆ سەر خەڵک ئەوانە لا نابرێ. بێجگەلەوە ئێمە گەر ئەمڕۆ کە تمەشاکەین جمهوری ئیسلامی لە ڕووداوەکانی ناوچەکەدا لە حاڵی عەقب نشینیدایە، مەسەلەن ئەوان ئەو تەزاورات و ناڕەزایەتیانەی کە ڕێیان خست لە مەسەلەی انتخابات لە عێراقا ئەمڕۆکە بە خشکەی قبولیان کردووە کە انتخاباتیان قبول کردووە
و زۆر لەسەری ناسین ئێستا وەکو جاری پێشوو کە ئەوە نەخیر دەبێت دەوڵەتێکی شیعەکان وەکو جاران ئەو موقعیتیان ببێت حەشد الشعبی ئەو جایگا و موقعیتی بێت لەوانەیشە ئەوان عملاً پاشەکشیان کردووە لە مەسەلەی ڕووداوی یەمەنە هەر عملاً جمهوری ئیسلامی لە حاڵی پێشڕەویدا نییە لە سووریەدا ڕۆژانە لەلایەن ئیسرائیلەوە لێیان دەکوژرێت زەرەروزیانی قورسیان لێ دەدرێت کلەن ڕوتی ڕووداوەکان لە ناوچەکەدا بە خازانجی جمهوری ئیسلامی نییە بۆ هەروەها ئەو مۆزوعیش کە خۆتان ئیشارەتان پێکرد هەر لە هەفتەی ڕابردوودا بوو کە چەند ڕۆژ لەوە پێشتر بوو هەرم هەفتەیە بوو کە لە مەرزی نێوان ئێران و ئەفغانستانە لە بینی سوپای پاسداران و تاڵبانە کێشە دروست بوو تەقەکرا حتا قسە لەوە بوو چەندانە پازگای مەرزی ئێران گیراوە سپای پاسداران زۆر زوو مەسئلەکەیان کۆ کردەوە ممکن لە تحلیلی ئەوان ئەوە بێ کە زۆر جاریش دەوترا ئەمریکاییەکان تاڵبانیان بۆ گیان ئێران هێناوە و مەسەلەکە لەوێت تەنها تاڵبان نەبوو ئەگەر ئێران دەرگیر وایە لەگەڵی بە باوەڕی من پای پاکستانی تێدەهات پای متحیدەکانی تری تاڵبانی بە معنایەک تێدەهات ئەو هەموو چەک و چۆڵە کە ئەمریکا لە ئەفغانستانە بۆ تاڵبانی بەجێهێشت هەروە نەبووە ئەوانە ڕاستەوە بۆ ئەمریکا هەزیمەتێک بە قیمەتی هەزیمەتێکەوە بوو بەڵام خودی ئەو دەرگیریە مەرزیەی کاتە پێشەوە هاوکات بوو لەگەڵ دانیشتنی ئەمریکاییەکان لەگەڵ تاڵبان لە قەتەر و ئەوانە کەکرا بۆیە کولی ئەو ماجرایانە ئەوانەمان پێ دەڵێ کە موقعیەتی دەرەوەی جمهوری ئیسلامی لە موقعیتێکی مناسبان نییە ئەگەر جاران مەسەلەن بە سلاحی بەوەی کە مەسەلەن دەستڕەسی بە سلاحی هەستەیی بگات و ئەوانە ئەمڕۆکە بە ئاشکرا پێ دەڵێن ئەمریکایەکان وتیانە وەزیری دیفاعی ڕایگەیان کە ئێمە بە هیچ جۆرێک نایڵین وە گوزینەی نظامیێکە لە گوزینەکانی لەسەر مێزی ڕئیس جەمهورە ئیسرائیلیەکان کە هەر لە دەستپێکردنی ئەم دانیشتنی هەستەیە کە لە ڤیەن دەستی پێکرد وەزیری دەرەوەی ئیسرائیل بە پەلە گەیشتە ئەوروپا ڕئیس جەمهوری فەرەنسا قسەهایەکی کرد کە لەگەڵ قسەکانی پێشووی بە نیسبەتی هەمووی ئەوانەوە تونتر بوو هەمووی ئەوانە ئەومان پێنیشان دەدا کە ئەوان سوورن لەسەر ئەوەی کە جمهوری ئیسلامی بە سلاحی هەستەیی دەست پەیدا نەکا مەسەلەکەی چییە؟ مەسەلەکە تەنها ئەوە نییە کە خەتەرەکە لەسەر ئیسرائیل بێ مەسەلەکە ئەوەیە کە کولی ئەو منتەقە دەبێ بە ناوچەیەکی هەستەیی پاکستان کە ئەوە هەیە ئیسرائیل هەیە بەڵام لە پەنایدا تورکیا هەیە تەماحی ئەوەی لە عەرەبستانی سعودی هەیە تەماحی ئەوەی لەسرە میسر هەیە تەماحی ئەوەی لەسرە تەنانەت قسە لە عێراق بە وەزیەتەی خۆیەوە هەیە کە بەرنامەی هەستەیەکەی کە ساڵەکانی هەشتای میلادی ئیسرائیلەکان بمبارانیان کرد دووبارە ئەوانە بژێننەوە بۆیە منتەقە بەرەو ئاڵۆزیەکی زۆر عەزیم دەڕوە دەزانین خۆ جمهوری ئیسلامی عاملێکی سەرەکی ئەو ئاڵۆزیانە بووە بەڵام ئەوە بە قازانجی منتەقەیە کە 60-70% نەوت و سوتەمەنی دنیا تێوەی دەڕوا بە قازانجی هیچ کام لە وڵاتەکان نەچینە نە رووسیەیە کە خۆیان بە دۆستی ئێران دەزانن نە ئەمریکایە نە اتحادیە ئوروپایە نە ژاپۆنە نە ئوسترالیا هیچ کام لەوانە نییە بۆی لە وەزیەتێکی ئاوادا مەجالدان بە جمهوری ئیسلامی کە دەستی بگا بە سلاحی هەستەیی و دانیشتن کاتەنها لەسەر ئەوەی کە تەحریمەکان لابچێ ئەوە فقط تەبلیغاتێکە کە ئەوان دەیکەن بەڵکو لە ڕاستیدا ئەوە پاشەکشەیەکە باوەڕی من دەوڵەتی ڕئیسی کردوێتی خامنەیی کردوێتی سپای پاسداران کردوێتی و ئەویش هەم ئەو فشارە منتەقەیانەیە کە لەسەریانە لەلایەکەوە و هەمیش ئەو ئەوزاع و ئەحواڵە ناوخۆییشەیە کە ئیشارەتان پێکرد لە ناڕەزایەتیە دوێنێ مەعەلیمان شوێنەکانی دیکە کە ئەتوانین ئەوە بەڵێوان بچینە سەری بەڵام با هەر لەسەرم باسە بمێنینەوە لایەنی سەرەکی ئەو کۆبوونەوانە و دانیشتنانە ئەمریکایە کە بۆ خۆی بەشدار نییە لەو دانیشتناناوە ئەوەی شەزانین کە ئەگەرچی کاتی خۆشی لە بەرجام وڵاتانی ئوروپایی یا وڵاتانی ڕۆژاوایی نەکشانەوە لە بەرجام بەڵام هەردیسانەوە ئەمریکا بوو کە بڕیاری سەرەکی دا و هەڵی وەشاندەوە لە ئەمە چۆنە ینی بە نەبوونی ئەمریکا چنێک ئەم دانیشتنانە توانێ بەرەو پێش بێ و ئێران چنێک کە توانێت دەستکەوت بەدەستبێنێ لەو دانیشتانەی کە ئەمریکا بۆ خۆی ڕاستەوخۆ بەشدار نییە ببوورە دەنگکە لای من بڕێ خراپە ڕاستە ئەمریکا بەشدار نییە بەڵام ئەمریکا ئاگای لە هەموو شتێکەیە لە ڕێگای یەکێتی ئوروپا و اتحادیە ئوروپا ئەو نوێنەرانی کە لەوێدا بەشدارن لە فەڕەنسا و ئاڵمان و وڵاتانی دیکە و تەنانەت ڕووسەکان هەمووی ئەوانە وردەکاری تەواوی ئەو دانیشتانە بە ئاگداری ئەمریکایەکان دەگەێنن چونکە کێشەی ئەسڵیەکە کێشەکە لە بینی ئێران و ئەمریکادایە بۆیەکانی ئەمریکا ئێستا ناڕاستەوخۆ لە کۆبوونەوەکانە بەشدارە هەیئەتی ئەمریکایی لەوێ هەن بێزگەلەوە لە دنیای ئەوڕۆکەی ئیمکاناتی کە وەسیعان هەیە
ئاگداری ئەوە دەبن من دڵنیام لەوەی کە لە ڕێگای ئەو وێب کامرا و ئەو شتە سیستمای جاسوسی شۆکەداهێناوە ئەوان لەو تاقەکانی خۆیانە لە ژوورەکانی فکری خۆیانە لە وەزارەتی خارجە لە بەشەکانی دیکەدا ئاگداری هەموو وردەکاری قسەباسەکانیشن بۆ یەکانی ئەمریکا قسەکانی خۆیان و ڕێی خۆیان و نەزەری خۆیان لە ڕێگای ئەو وڵاتانەی دیکەەوە بە ئاگداری هەیەتەکانی ئێرانی دەگەن و ئەوان قسەی ئەوانش دەکەن مزافەن ئەوەی کە بۆ خودی ئەمریکاش ئەم وەزیەتەی کە پێش هاتووە وەزیەتێکی زۆر مناسب نییە تەنانەت بە تەوافق لەگەڵ ئەمانیش بگەن چونکە لەناو پارلمانی کۆنگرێسی ئەمریکادا هەم لە مەجلیسی نمایندەگانە هەم لە مەجلیسی سەنادا مخالفەتی تون لەگەڵ ئەو هەڵوێستانەی ڕێجمهوری ئێستا هەیە ئەوە یەک دووهەم ئەوەی کە لە دەورانی ترامپا کراوە لە ڕاستیدا مەسئلەی ئەو مەحاسرانە وەها تەندراوەتەوە وەها مین ڕێژ کراوە دەست بۆ هەر مینێک بەرنکاڵیگرنەوە مینێکی ترە تەقێتەوە وەیکانەوە بۆ ئاسانیە نییە ینی مەسلحەتی ئیسرائیل مەسلحەتی ئەمریکا مەسلحەتی زلێزەکانی دیکە هەمووی لەو کێشانەدا لە نەزەر گیراوە بۆیە بە باوەڕی من ئەوە زۆر جاردەوە یەک پاکەتێکە ئەوە یەک دانە تەرحێکە ئەوە نییە کە جەمهوری ئیسلامی خەریکە ئەوانفریوی پێواکە خەریکە خەڵکی ئێرانی پێ دڵخۆشەکە کە ئەوە محاسبەی اقتصادی لاچی ئەوە نەوت دەفرۆشترێ ئەوە بانگەکانی جازات ئەنجا فەرزمان ئەوە بوو ئەوەی بخۆ لە دەورەی ئۆبامادا بەشێکی زۆر لەوانە کرا 150 میلیارد دلاریشیان بە تەیارە ناردەوە بۆ ئێران بەڵام چی لێ هات کامەی چوە گیرفانی خەڵکی ئێرانەوە هەر هەمووی ئەو پارانە یان نێردرا بۆ حیزبوڵای لوبنان یان نێردرا بۆ حماس یان نێردرا بۆ حەشد شعبیەکان لێرە یان نێردرا بۆ شەڕی کوێیت و سووریا بۆ شەڕی یەمەن و سووریە خۆ هیچی نەچوە گیرفانی خەڵکی ئێران بنابەرین ئەگەر فەرز ئەوە بێ کە جەمهوری ئیسلامی و ئەوانفریوێژ دەکات ئەو خێروبێرێکیش ئەگەر لە بەرجام قەرار بێ دەستیان کەوێ ئەوە بۆ خەڵکی ئێران نییە بەڵکو ئەوە هەرچێتەوە گیرفانی سوپای پاسداران و بەیتی ڕاهبەری و ئەو دز و درۆزدانەی کە بەو شێوەیە خەریکن ئەو جامعیان بەرەو ئەو هەڵبێر و نابودیە بردووە بنابەرئین من ڕێیم وایە کە ئەمریکایەکان ئاگداری ڕووداوەکان هەن ممکنە خب ئەو مذاکرێ دەبێت ئیمتیاز بدێت و ئیمتیاز وەربگری بەڵام لەم ئیمتیازدان و ئیمتیاز وەرگرتنەدا ئەوەی کە لایەنی زەعیفە جمهوری ئیسلامیە و ئەوەی کە لایەنی دۆڕاوی شەهر لەم کێشانەدا و لەم معاملاتە و لەم دانیشتانەیشا کە دەکرێت بە باوەڕی من هەر جمهوری ئیسلامیە ئەوە جمهوری ئیسلامیە دەبێت لە خاستەکانی بێتە خوارەوە ئەوە جمهوری ئیسلامیە کە ئەو پیتاندنی ئۆرانیۆمەی پێ یا پێی ڕادەگرن یا ئەو ئاستە لەو وەختی خۆی قسە بوو ئەو بەشێک لەو ئۆرانیۆم بگوێزنەوە بۆ وڵاتێکی دیکە ئەگەر قەرار بێ بە تەوافقی بگەن بەبێ ئەوانە و بەبێ مەحدودکردنی سلاحەکانی موشەکە دووربردەکانی و جیا لەوە ئێستاشتی دیکەشی پێ زیاد بووە مەسلەی درۆنەکانی ئێران یا ئەو پەهپادانەی کە نیگەرانی ئیسرائیل و متحدەکانی تری ئەمریکا عەرەبستانی سعودی وڵاتانی حوزەی خەلیجی فارس ئەوەیە کە ئێران کە دەستڕەسی بۆ تەکنۆلۆژیا پەیدا کردووە لە ڕێگای چینیەکان و ڕووسەکانەوە ئەمانە لە اختیاری مخالفەکانی جمهوری ئیسلامی دادابێ حەشتی شعبی هەیەی حوسیەکان هەیەە قسە لەوەیە کە سووریەش زیاتری لە لوبنانە لە اختیاری حزبوڵا بنرێ ئەمانە هەمووی منتەقەکە نائامنترەکە بۆ یەکانی ئەم بەرنامەی هەستەیە شتێک بێژگە لە پەڕووباڵکردنی جمهوری ئیسلامی لەلایەن ئەمریکا و هاوپەیمانانی و متحدەکانیەوە نییە و هەر تەبلیغاتێکی کە جمهوری ئیسلامی لەو بابەتەوە بیکە بە باوەڕی من لەگەڵ واقعیەتەکان نایەتەوە زۆر چاکەکە حەسەن ئێمە ئیشارەمان بەوە کرد کە سەرڕای ئەو وەزیەتەوە کۆماری ئیسلامی وەزیەتی قەیرانی و کۆماری ئیسلامی تێدایە لە ناوخۆشدا ناڕەزایەتیەکان زۆر بەرینتر بوونەتەوە زۆریش سازماندراون ڕێکخراون بۆ نمونە هەر ئیشارە بکەن بەو ناڕزایەتیانەی وە مامۆستایان دوێنێ لە زۆربەی شارەکانی ئێران بەڕۆیان برد هاوکات ئەگەر چاو لە شعارەکانی بکەی تقریبەن ئەو دروشمانیش وە هەر لەو ئەترازات و ناڕزایەتیانە دەریانە کرد هەر وەکو یەک بوو بە یەک شێوە باسە کراوە دیارە کە ئەمە زۆر سازمان دراوە و ئەوە خۆی دڵخۆشکەرە کە لەم گۆشەیە لەو گۆشە بە تاکە نین پێشتریش ئەگەر لە بیرمان بێ هەفتەی ڕابردووش چەند جاریکەش ئیشارەمان پێکەی ئەترازاتی جوتیارانی منتەقەی ئیسفەهان بوو بە مەسەلەی بێئاوی
ئێمە لەم بابەتەوە دەسەرە مۆزوعە لەگەڵ کارشناسێکی زۆر توانا گفتوگۆیەکمان کرد کە زانیاری زۆری دا بە بینەرانی تەلەڤیزیۆن. بەڵام بۆ خۆی ئەو ئاعترازاتی ئەوێش هەر بە ئیسفهانیشەوە نەبوو، بەڵکو کرمان و چەند شوێنێکی چەند شارێکی تری پارێزگای تری ئێرانیشی گرتەوە کە لە بێئاویا بەسەرە بن. ئەمانە چۆن لەگەڵ ئەو وەزیەتە قەیراناویەوە کۆماری ئیسلامی تایە چۆن بێکەوە توانین گرەی بدەین پێکەوە یا ڕەفتیان هەیە پەیوەندیان هەیە پێکەوە؟ ئەوەی ڕاستی بێت ئەو ئیعتراز و ناڕەزایەتیانە لە واقعدا چەخماخەیەک یا هەورە تریشقەیەک لە ئاسمانێکی بێهەورا نییە، بەڵکو ئەمانە مەحسوولی 42 ساڵ دەسەڵاتێکی سەرڕۆیانەیە کە جمهوری ئیسلامی بوویەتی. ئەمڕۆکە من بە جورئەتەوە دەتوانم بڵێم کە ئێران نەتەنیا لە خاوەرمیانەدا بەڵکو تەنانەت لە ئاستی دنیادا ئەتوانی بڵێ وڵاتێکە کە زۆرترین جنب و جوشی تێدایە، زۆرترین ناڕەزایەتی های تێدایە. هەر گۆشەیەکی ئەم وڵاتە تماشا دەکەی ئەترازاتە، ئەترازات و ئەتساباتی کرێکاری، ئەترازاتی مامۆستایان کە دوێنێکە بۆ ئاماژەی پێکەی، ئەتراز بە بێئاوی، ئەتراز بە محیتی زیستێکی کە جمهوری ئیسلامی کردوێتی بە زیندان و بە قەتڵگا لەو خەڵکە، ئەتراز بە دژایەتی نائینسانی جمهوری ئیسلامی لەگەڵ ئەو حیواناتی کە هەن و ڕۆژانە قانون خەریکە لە دژیان دەگوزارێنێت، ئەتراز بە کەمایەتیە نەتەوەییەکان کە لە ئێرانە هەن و ئەو هەموو سەرکوتەی کە دەکرێن، ئەتراز بە ئەترازی بەهاییەکان. یعنی هەمووی ئەم ئەتراز و ناڕەزایەتیانە کە لەو کۆمەلگایەدا مەوج لێ دەدا نیشانەی ئەوەیە کە ئەم کۆمەلگا لەگەڵ قەیرانێکی عەزیم بەرەو ڕووە، قەیرانێکە کە لە بواری ئابووریەوە سەرچاوی ئەسلیەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە. ئاخر کرێکارێک ڕۆژ لە مانگیەکە بە هەموو ئیمکاناتێکەوە 4 ملیۆنی پێ بدەن، خۆیان لە سایتی سوپای پاسدارانە دەنووسن، لە ڕۆژنامەکانی جمهوری ئیسلامیە دەنووسن کە خەتی فەقر سەرەوەی 10 ملیۆن تمەنە، ینی 3 بەرابەر لەژێر خەتی فەقرە خانوادەیەکی کرێکاری 4-5 نەفەر خەریک بن زیندەجی بکەن، دەبێت ژیان چۆن بێ لەو کۆمەلگایەدا. ئەوە لەباری ئابوووریەکەیەوە بگرە. مەعەلیمێک کە دوێنێکە لە زیاتر لە 80 دانەشاری ئێران هاتوونەتە سەر شەقامەکان بە کەمترین حقوقێکەوە خەریکن دەرسەڵێنەوە، کۆڵێک متالباتی دیکەیان هەیە، وەزیان دەبێت چۆن بێ، ژنانێک کە جیا لەو ستەم و سەرکوب و بێعەداڵەتیانێکە لەو جامعەیەدا هەیە وەکو نیوەی ئەو کۆمەلگایە حسابیان بۆ کرێ، لەژێر چادر و مەقنعە و حجابی کۆنەپەرستانەی ئیسلامیە خەفەیان کردوون، دەبێت وەزیان چۆن بێ. جوانێکە تەنها بە سرفی ئەوەی کە ممکن ئارەزوێکی جوانی دەبگرێ، ئەکسێک بگرێ فڵانێ بکات لەگەڵ سوپای پاسداران و هێزەکانی سەرکوتکەری ڕژیم و هەمووی ئەوانە بەرە ڕوو دەبێت. بێئاوی لەو خوزستانمان بینی کە داوای ئاویان کرد، خوێنیان تەحویلدان، بە دەیان کەس کوژران، سەدان کەس بریندار بوون، گۆمی خوێنێکیان هەڵسان لە وڵاتە. لە ئەوە لە حاڵێکدایە کە 30% ئاوی هەمووی ئێران لە خوزستانە بەرهەم دێت. ئەوە بردویان بۆ ئەو شوێنانەی دیکەی ڕێگای سوپای پاسدارانەوە ئەو بەنداوانەی کە لێیان داوە هیچی کارشناسی نییە، هیچی بە شێوەیەکی زانستی و علمی نەکراوە، هەمووی ئەوانە بۆ بە موسیبەت لەسەر خەڵکی ئێران. و هەروەها شوێنێکی وەکو ئیسفەهان، وستانی ئیسفەهان ئێمە دەزانین لە شەڕی ئێران و عێراقا زۆرترین دەرسەدی پاسدار و فەرماندەکانی و ئەوانە لەوێ دران، لەوێ هاتنە دەرەوە، زۆرترین تەلەفاتی جمهوری ئیسلامی لەوێ و لە ناو سوپای پاسدارانی ئیسفەهانە بووە. بەڵام بە هەزاران خەڵک بە دەیان هەزار کەس دێن و لە بێئاویدا ئەترازەکەن. ئەترازەکە فقط بە بێئاوی نییە، ئەترازەکە بە ستەمە، بە نەعەداڵەتیە. وەیەکانی هەمووی ئەوانە ئەوەمان پێ دەڵێ کە خەڵکێکە داوای ئاوە کە هەر لە ئیسفەهانە زیاتر لە 50 نەفەر یا چاوێک یا هەردوو چاویان لەدەست داوە، زیاتر لە 300-400 نەفەر گیراوە. ینی ئەو کۆمەلگایە لە ڕاستیدا لەلایەکەوە لەگەڵ ئیستبدادێکی سەرڕۆی ئاینی کە بە هیچ شتێک ڕەحم ناکە و لەگەڵ خەڵکێکی معتەرزی ناڕازی بەرەوڕووە کە لە هەموو مەدانەکانی مبارزەدا وەدەنگ هاتووە. لە دڵی ئەو ئەترازاتانەدایە کە ناڕزایەتی مەعەلیمان لە ئەوەڵی مێهرەوە کە مەدرسەکان کراونەوە تا ئێستا ئەوە سێوەمی ناڕزایەتیانە. دوێنێکە کە کراوە، دوێنێکە لە زیاتر لە 80 شاری ئێرانە ئەترازات و ئەتساباتی مەعەلیمان بووە. فیلمەکانی
عکسەکانی قسە و باسەکانیان سوخەنڕانیەکانیان هەمووی ئەوانە لە ئاستێکی بەرینا بڵاو بووتەوە. چەند تایبەتمەندی هەیە ئەو ناڕەزایەتیانە کە باوەڕی من زۆر زۆر ئومێدەوار کنندن، زۆر جێ دڵخۆشین، جێ لێفێربوونن. یەکەمی ئەوەیە کە ئەو ئێعترازاتانە ئەترازی سازماندراوە. ئەوە یانی چی؟ یانی ئەوەی کە خەڵکی ئێران، خەڵکی کوردستان، خەڵکی یەرکان لە ئوستانەکان کە بیانەوێ مبارزە بکەن دەبێ مبارزەکەیان سازماندراو بێ. بەبێ مبارزەیەکی سازماندراو ئێمە ناتوانین چینە شەڕی دەوڵەتێکی سازماندراوی سەرەڕۆی سەرکوتکەر کە بە هەموو هێز و ئیمکاناتی خەریکە ئەو شەڕە مانوونەمانەمان لەگەڵەکە. ئەوە یەکیانی سازماندراو بوون. دووهەم ئەو مبارزاتە سەرتاسەری بوو. ئەمە زۆر مهمە. بۆ جەمهوری ئیسلامی چی بۆ نەکرا؟ ئەگەر مەسەلەن ئیسفاهان بێ بە تەنیا خۆی محاسرەی دەکا، هێزی بۆ دێنێرێ لە شارەکانی ترۆ لە ئوستانەکانی ترەوە سەرکوتی دەکا. بەڵام کە لە ئاستی ئوستانێک چووە دەرەوە بوو بە سەرتاسەری لە 32 ئوستانە خەڵکاتنە سەر شەقامەکان، لە 80 دانە شاری گەورە هەموو تقریبەن مرکزی ئوستانەکانە بە کوردستانیشەوە بگرە بە ئازربایجان و کرماشان و شوێنەکان دیکەوە هات، هێزی سەرکوتکەر زەمینگیرەکە. ئەوان لە پەراکەندەجی ئەتوان ئیسفادە بکەن. بۆ یەکانێ ئەو سەرتاسەری بوونەش خاڵێکی مهم بوو لە ئێعتراز و مبارزەتە. خاڵێکی دیکە ڕەهبەریە کە ئێمە بارها وتومانە، ڕەهبەریەکی ڕادیکاڵ، ڕەهبەریەکی عەداڵەتخواز، ڕەهبەریەکی شۆڕشگێر معەلیمان ئەوەیان بەدەستێناوە. کانونی سنفی معەلیمان ئەو نوێنەرایەتیە دەکات. کانونی سنفی معەلیمان کە معەلیمانی کوردستان لە سەقز، لە بۆکان، لە مەریوان، لە سنە، لە شارەکانی دیکە، لە کرماشان، لە ئیلام لەوانەدا تێدا بەشدارن تاکوونێ تاران و ئەوانە ڕەهبەریەکی واحد دروست بووە، کۆبوونەوە دەکەن، قەتعنامە دەدەن، بڕیارنامە دەدەن، داوای متالبات دەکەن و ڕایشیان گەیانوە. هەر دوای جەمبەندیە کە دوێنە کە لە ئیتلاعی پایانیە کردویانە ئەوە دەڵێن ئێمە ئەوە جارێکی دیکە بە شەپۆلێکی عەزیمتر هاتین ئەو مەیدانی مبارزەیە. ئەگەر جەمهوری ئیسلامی جوابی داخوازەکانمان نەداتەوە شەپۆلی ناڕەزایەتیەکانی ئێمە بەرینترە. یعنی ئەوە سێڵاوێکە هەڵساوە. هەر لە ئەگەر اشتبانەکەم لە گزارشەکان نبووکمە لە یەزد بووە لەیەکی لە ئوستانەکان لە مرکزی شار 15,000 نەفەر کۆبووەتەوە. ئەوە شۆخی پێ ناکرێت. ئەوە جیا لەوانەی خاڵی تایبەتی تریش کە ئەوەیە کە ئەو ناڕەزایەتی معەلیمانە تەنها بە معەلیمان مەحدود نەبووەتەوە. ئێوە تەماشای ئێعترازەکان بکەن، ڕاستە ئەوەی کە قەتنامەکان دەخوێنێتەوە، ئەوەی کە خەریکە سوخەنڕانی دەکا معەلیمە، بەڵام خەڵکی دیکەش خەریکە پشتیوانیان لێ دەکا. بازاڕی هاتووە، کرێکار هاتووە، هاو محەلەیەکانیان هاتووە. ئەمانە نقطە قووەتن بۆ ئێعترازاتانە و ئەوانە ئەومان پێنیشان دەدەن کە ئەم ئێعتراز و مبارزاتە بە باوەڕی من بەو ئاسانیە ناخەوێتەوە و جمهوری ئیسلامیش هەم لەلایەکەوە توانی اقتصادی و زەرفیەتی اقتصادی جوابدانەوە بۆ متالباتانەی نییە، چونکە خەزێنەکەی خاڵیە، چونکە ئەوەی شێتی لەژێر ئاباکەی خامنەیی و لەژێر کورسیەکەی ئەو دایە و بەڕاحەتی داینێتە اختیاری ئەو خەڵکەوە دەینێرە بۆ شەڕ لە وڵاتانەی کە باسمان کرد لە اختیاری سوپای پاسدارانایە بەرنامەی موشکی پێ دروستەکەن بە قەولی خۆی ماهوارەی پێێنێرێ بۆ ئاسمان، بەڵام خەڵکەکە خەریکە لێرە لە برسامرێ. بۆیە ئەو جوابەشیان لەو بابەتەوە ئەوان پێ نادرێتەوە. سەرکوتیش لە مقابلی هێزێکی عەزیمی جەماوەری ئاوادا زەمینگیرە بێت. چ دەکەن؟ مەسەلەن لە هەر سی و چەندانە ئوستانەکەی ئێرانە ئێعتراز و ئەتسابات دەستی پێ کردووە و ئەگەر ئەو ئێعتراز و ئەتساباتانە بزوتنەوەی کرێکاری پێوەی پەیوەست بێ، ئەگەر دانیشگاکان پێوەی پەیوەست بن، ئەگەر ژنان لە ئاستێکی بەریندا کە ئەڵبەتە بۆ ئێعترازی معەلیمین بەڕاستی هاتبوون بەرینتر لەوە بێنە دەرەوە لەسەر شەقامەکان، لە مەیدانەکان، لە کۆڵانەکان، ئەوە ببێ جمهوری ئیسلامی چی بۆ کرێ؟ چەندێک دەتوانێت ئیسفاهان وەختێ بە تەنیا دەمێنێتەوە سەرکوت دەکرێت، 50 نەفەر کوێرەکەن، 300 نەفەر دەگرن. بەڵام ئەگەر لە پەنایە ئوستانەکانی دیکەش دەستیاندایەتەوە ئێعتراز و ئەتسابە، هەرە ڕۆگە قسە لە ئوستانی یەزد و لە قوم و لەو شارانەی دیکە هەیە کە ئێعترازی جوتیارانمان بینیوە، ئەترازی بێئاویمان بینیوە. بەڵام ئەگەر ئەمانە هەماهەنگ بکرێەوە کە ئێعترازی معەلیمینە، بە باوەڕی من جمهوری ئیسلامی زەمینگیرەکە. جمهوری ئیسلامی ناتوانێت هێزی سەرکوتی بەکاربێنێ و ناچار بەوە دەبێت کە پاشک ڕاستە وعدە وعیدیان داوە، قەولیان داوە، مجموعه شت دەکەین. بەڵام لە بیرمان نەچێرە هاوکات لەمە لەو هەفتەیەدا وەزیری ئامۆزش و پەروەرش یەکێک لە فەرماندەکانی قەرارگای خاتم الئەنبیایە بوو بە وەزیری ئامۆزش و پەروەرش. دەڵێن نەسڵی داهاتووی دانیش ئاموز و دانیشجوو ئەوانە دەبێ وەکو قاسمی سلێمانی بن، ینی مجموعەیەک جنایەتکار ئەوان دەیانێت تەحویلی ئەو جامعەیە بدەن.
ئەوان جمهوری ئیسلامی بەرنامەی ئەوەیە کە بە قەولی خۆیان مەدارسی ئیسلامی دروستکە، زیاتر لە 15,000 تەلەبە و بەچکە ئاخوندیان هێناوە لە ئامۆزش و پەروەرش و قسە لەسەر 30,000یشە لە 92 تاکوونێ ئێستا خەریکن ئەوانە بخەنە ناو مەدرسەکان و مەراکزی تەحسیڵی. ئەمە موسیبەتە بۆ کۆمەلگای ئێران. بنابەرین جمهوری ئیسلامی تەرحی خۆی هەیە، بەرنامەی خۆی هەیە، بەڵام لە کەنار ئەوەدا ناڕزایەتی لە کولی ئەو کۆمەلگایدا شەپۆل لێدا و تەجروبەی خەباتی معلیمان ئەوەی نیشاندا بە ئێمە کە ئەو سێ خاڵە گرینگە: یەک ڕەهبەری، دوو سازمان، سێ سەرتاسەری بوون، ینی تەشکیلات و ڕەهبەری و سەرتاسەری بوون بێ ئیزافەی بەرنامەیەکی ڕۆشنی ڕادیکاڵ و ئینقلابی بۆ خاست و متالباتی ئەو خەڵکە. بەوانەوە بە باوەڕی من بزوتنەوەی جەماوەری، بزوتنەوەی کرێکاریش کە ڕادیکاڵترە، بزوتنەوەی معلیمان کە من پێم وایە بەشێکە لە خودی ئەو بزوتنەوەی کرێکاریە ئەتوانن پا بنێنە مەیدانێکەوە کە گەڕانەوە بۆ جمهوری ئیسلامی تێدا ئاسان نییە. وڵی کاک حەسەن ئێوە بە مەسلەیەکی گرنگ ئاماژەتان کرد، منیش پێم خۆشە هەروە لە تەکمیلیەوە نوکتەیەک باس کە میشەوەیە کە بەڕاستی مەوزوعەکان پێکەوە گریان خواردە، یعنی وەختێ دێتە سەر باری بێئاوی لە ئیسفەهان یا لە بڕێک لە شوێنەکانی وەکو کرمان و یزد و قم و ئالەوانە، ئەمە ڕاستەوخۆ هەر بە معلیمەکانەوە گرێ خواردەوە بۆ ئەوە بەیانی ڕۆژ شت گران دەبێت، تەولیداتی یا مەسەلەن بەرهەمەکانی ناوخۆیی بەرهەم نایەن، چونکی وەزیەتی ئاو و چێڵگەوانە هەموو زۆر بۆ بەستگی هەیە، مەجبورە شت لە دەرەوە هەناردەی ئێران بکات کەوای لەیەکا گرانترە بێ کە گران بێت تەبعەن یەخەی مامۆستا و کرێکار و خەڵکی هەموو خەڵکە گرێتەوە. مەسلەی بازنشستەکان هەر دیسان ڕەتی بە هەرە و مامۆستایانە هەیەوە ئێستا خەریکی کارن و بەیانی ڕۆژ ئەوانیش بازنشستە بن یاکو چنە تەمەنیان وای لێ دەکەیت دەستە کار بکێشنەوە کار نەکەن، طبعاً ژیانیش بۆ ئەوان هەوە ئایندەی ئەوانیش بێت. ئەنی ئەمانە هەموو پێکەوە گرێ خواردە، کرێکاران، معلیمان و زۆر بەشی تری ناو کۆمەلگا وەزیەتەکان پێکەوە گرێ خواردە، بۆیە زۆر پێویستە کە بەهانایەکەوە بنەرە و جۆرەوە بخۆتان ئاماژەتان پێکرد لە لەم ئەترازاتە ژنان نەبینین بە شێوەیەکی زۆر بەرچاو هەن. بەڵام من ئەو جۆرەی کە هەستم پێکردووە لە بڕیارنامەکانە زۆر کەم ئیشارە کراوە بە وەزیەتی ژنان وەکو ژنانی معلم، وەزیەتی خوێنکاران وەکو خوێنکارانی کچ یا ژن کە ئەو هەمووە تەبعیز و هەڵاواردن بەرامبەریان لەو کۆمەلگا ڕوەدا. باشەوەیە بۆ ئەوەی کە خەڵکێکی زیاتر بێنە پشتی ئەم ئاعترازاتەکە ئەو مۆزوعاتانە ببن بەشتی سەرەکی ئەو بڕیارنامانەکە لەو ئاعترازاتانە دێنە دەرەوە. بەڵێ ئەوە دروستە، ئەوە بەڵام کولەن لەو سیستما، لەو فەزا، لەو مناسباتەی کە جمهوری ئیسلامی دروستی کردە وەکو ڕژیمێکی ئاینی، وەکو ڕژیمێکی پیاوسالار، سەر تاپای ئەو مناسباتە عەلەیهی ژنانە، عەلەیهی کچانە، عەلەیهی ئەو بەشەیەکە لە نظر ئەوانەوە کاریان ماڵەوەیە، کاریان مناڵداریە. ئەوە نییە هەر ئەو بەینانە قەرارێکیان تەسویب کرد لەسەر وانێکی خانەوادەکە تعدادی منداڵ دەبێ زۆرتر بێ، دەبێ زۆر یەک لە شتای بێهداشتی و پزیشکی و ئەوانە لە سەختی جنین و ئەوانە و حەقانە لە ژنان وەرەگرنەوە، جەمعیەت دەبێ بچێتە سەرەوە، جەمعیەتی ئیسلام بە قەولی خۆیان زۆر بکەن، ئەوانە هەمووی عەلەیهی ژنانە. بۆیە ئەوە ڕاستە، بەڵام ئەم ئاعتراز و مبارزاتانەی کە لێرەدا مەترح بوو مەسەلەکە لەم بەشەدا تەنها ئەوە نییە کە زوڵم لە خودی جیاوازتر لە ژنان دەچێت وانە، بەڵکو کولی معلیمان مثلەن ئەو متالباتانەی کە هەیەە هەمسان سازی حقوق، خۆوە ناڵێن هەمسان سازی حقوقەکان فقط بۆ پیاوەکان ببێ، یا ئەوەی کە ڕوتبەبەندی یا کەسێکە مثلەن لیسانسە فەوقە لیسانسە تەخەسوسی هەیە لەگەڵ کەسێکە ئەو تەخەسوسەی نییە، لەگەڵ کەسێکە سابقەی کاری هەیە، کەسێکە سابقەی کاری کەمە، خۆ خودی کانونی معلیمان کە کانونێکی سنفیە ناڵێ ئەمە بۆ پیاوەکان، ئەوان جیاوازکارییان نەکردە لەم بابەتەوە. ئەو متالباتانە کە مەترحیان کردووە متالباتی ژنان و پیاوان وەکو یەکە، بەڵام ئەوە سیستمەکەیە، ینی بە باوەڕی من لەو لە کاری ئەوانە تەبعیزێک یا مەسەلەن هەڵاواردنێک وجودی نییە. ئەگەر تەماشاکەی بەشێکی بەرچاو لە خودی سخەنڕانەکان ژنەکانن،
قەتنامەکان ئەوان دەیخوێندنەوە، ژنانێکی تێکۆشەر، ژنانێکی ئازادی خواز، ژنانێکی بە دەربەست، بەڵام ئەو فەزایە کە لەوێ هەیە، ئەو فەزایە دەزانم تەسیری تەنانەت ڕۆحی و فکریشی لەسەر جامعە هەیە، لەسەر خانەوادەکان هەیە، ممکن لەسەر تعدادی لە هاوکارەکانی ئەوانیش ببێ، بەڵام ئەو تاپۆ دەشکێنن ئەوان. ژنێک کە ڕاستە خۆگەر بە مەیلی خۆی بێ هەر لەوێ مەقنعە و حجابەکەیشی فڕێ دەدات و دەیسووتێنێت و دەیخاتە بەردەم و دەستگاکانی جمهوری ئیسلامی، بەوان نییە. بەڵام ئەوە جمهوری ئیسلامیە کە ئەو فشارە دێنێ، ئەو زەختە دێنێ، بەڵام ئەوان تەمکین ناکەن. ژنانن دێن قەتنامەکان دەخوێننەوە، ژنانن دێن سخۆنڕانی مەراسمەکانە بن، ئەوە بخۆی شکاندنی ئەو سنوورانەیە، ئەو بربەستانەیە کە جمهوری ئیسلامی بۆی داناون. بەڵام ئەوە توانین بڵێن کەمە، بڵێ پێما بێ کاری زیاتر بکرێت لەو بابەتەوە. دەور و نەخشی ژنان ئێمە لە زۆر وەختی خۆی لە ئەترازاتی بەناو بەهاری عەرەبی مەشهور بوو، لە وڵاتی چۆکو تونس ئازانی جێگە و پێگای ژنان لەو ئەتراز و مبارزاتانەیە چەندێ بوو، یا لە زۆر وڵاتی دیکە، لە تورکیە، لە خودی وڵاتانی ئوروپایی، لە هەر ئەو ڕۆژانەی کە ئەتراز عەلەیهی تەبعیزی عەلەیهی ژنان بوو لە 25 نوامبرە، لە ئاستی دنیادا نەخشی ژنان، تەسیری ژنان، هەمووی ئەوانە حاشا هەڵمەگرە. بەڵام لە بیرمان نەچێتەوە کە ئێمە لە کۆمەلگایەکە خەریکین مبارزاکەین کە 42 ساڵە بە دژایەتی لەگەڵ ژن خەریکە پایەکانی ئیستبدادی خۆی محکەمەکە، کە ئەو پای ئیستبدادانە بە باوەڕی من ئەو ڕۆکاتوتە لەرزین. هەر مەلایەکە ژنێک دەبینێت خەریکە مقالەیەک دەخوێنێتەوە، بەیاننامەیەک دەخوێنێتەوە، قەتنامەیەک دەخوێنێتەوە، و خەڵکی دیکە چەپڵەی بۆ لێ دەدەن، دوای ئەوە بە باوەڕی من مچۆکە بەلەشی دادێ، دەترسێ، دەڵێ ئەمانێ سبحینێ مندیلەکەمان دەخەنە بنمان و تۆڵی ئەو 42 ساڵ سەرکوتەی کە بە لە عەلەیهی ژنان کردومانە تۆڵی ئەوانەمان لێکەنەوە. وەکانی ئەوانەیان پێ ناخۆشە، و من دڵنیام کە بزوتنەوەی معلمان بزوتنەوەیکی رادیکاڵە، بەڵام تەبیعیە خۆ لەناو بزوتنەوەی گرایشی مەسەویشی تێدایە، گرایشی ممکنە قانونگرایشی تێدا بێ کە پەنابەرێ بۆ بەندی فلان و فیسار لە قانونی ئەساسی، و زۆر عادیە کەوان لەو جامعەیەدا خەریکن مبارزە دەکەن، دەبێ بۆ مراجعەیەکیش بەوانە بکەنەوە. بەڵام لە ئەسڵدا ئەو بزوتنەوەی معلمان بزوتنەوەیکی بەرابەری خوازە، بزوتنەوەیکی رادیکاڵە، بزوتنەوەیکی مافخوازانەیە، و یەکێ لەو جنبشە ئەسڵیانەیە کە لە توولی ئەم چەند ساڵەدا و بەتایبەت ئەم چەند سێ ساڵی ئەخیریشدا ئێمە زیاتر شایدی بووین کە بزوتنەوەیکی جەماوەری عەزیمە. هەروەکو عەرزم کردی لە عەرزی ئەم دوومانگونیوەدا تا ئێستاکانی ئەوە سێوەمین ئەترازی معلمانە. ئەترازی جاری ئەوڵ مەحدود بوو، جاری دووم تاکونێ 60 و چەند شارێک ڕۆیی، جاری سێوم تاکونێ سەرەوەی 80 شار و هەموو ئوستانەکان ڕۆیشتووە. ئەو ئاستی بەربڵاویە کە لە ئەترازاتی دوێنە کە دادیمان لەوانەیە پێشوە نەماندیوە. بۆ یەکانی هەمووی ئەوانە ئەوەمان پێ دەڵێن کە زمنی ئەوەی کە ئەو ملاحزەی ئێوە دروستە بە باوەڕی من دەبێت خودی معلمانی تێکۆشەر حەول بدەن هەرچی زۆرتر ژنان لەم حرەکەتانەیە بەشدار بن، قەتنامەکان، بڕیارنامەکان، سخۆنڕانیەکان بەشێکی زۆرتری ئەوان بن. بەڵام من ئەو حرەکەتە بە حرەکەتێکی بەرابەری خواز دەبینم لە عینی حاڵدا، و دژی ئەو کۆت و بەندانەیە کە جمهوری ئیسلامی دەوێت بەسەریاندا نەپسەپێنێ. کاک حەسەن هاوڕێکمان کلیپێکی بۆ ئامادە کردوین، تێکەوە ئەیبینین ناوبڕێکە دێن دوای دێنەوە لاو تا چونکی پرسیارم بۆ هاتووە، ئەو پرسیارانش پێشکەش دێوە ئازیزەکەم. لالارم بگیریم
معلم زندانی آزاد باید گردد. معلم زندانی آزاد باید گردد. معلم زندانی آزاد. بسیار تشکر می‌کنیم. خيري مدرسة ساس حياة خوتك الضر عن فاريو وتاري مالاتي بس استفادة إيش هالرئي وعناكن من دعوات عليكم آيسا أم دعوة كلمانا آراسي الرئيسي فالوردكين أجر شمانشه تا يجمعني تجوالي أم دعوة كلمانا ندنو كشوني كشياو بنجاو بعض الشخصان من دامين نكره كلشانو نشانی باز شخصان عليه وهو أكشوني كبنجاو زيك بو تعاوني بس في فرنيان دامين نكن مش بايكوتي مجمع خيري مسؤول مدرسة ساس كين أو في وخوما أطوائي مديريتي كينو رفشون بنام تنگو تاره شون فکرم در نفس آن آتشین دست تنبیه گل عمر مرا مچین عاشق ای تازه گل عزیز بیشتر کن بیشتر. بەڵێ ئازیزان زۆر خوشحاڵین دیتان گەڕایتنەوە لاتان ئێوەی ئازیزی شەتوانن لە ڕێگەی تەلێفۆنی 0046 0046 7 26 16 764 پەیوەندی بە ئێمەوە بگرن. کاک حەسەن پرسیارێک هاتووە لە مەریوانەوە کە پێشکەشتانێکم دوو پرسیارە ئەڵبەتە دانەیەکی ئەتوانم ئەڵبەتە من هەوڵ بدەم جوابی بدەمەوە مربوطە بە تەلەڤیزیۆن.
سلام کاک مەحیە و سڵاو بۆ کاک حەسەنی خۆشەویست. ئێمە چەند نەفەر دانیشتوین لە شاری مەریوان و چاو لە بەرنامەکەتانەکەین. دوو پرسیارمان هەیە بۆ بەرنامەکانی تەلەڤیزیۆن جارجار قەت ئەبن. ڕاستیەکەی وەیە ئێمە دوای ئەوەی کە ئەم فرکانسەمان گۆڕی، فرکانسەکە بۆ ئەوەی بە شێوەی پێشتر کە ئەچووە پێشەوە دوای کردمان بە SD هاتنە سەری SD بە شێوەی SD تەبعەن پێویستی بەوەیە کە هەندێک سیستم بگۆڕدرێت و بۆ ئەوە کە ئێمە تۆزێ تووشی مشکل بووین لەو بابەتەوە. بەشێکی وەیە بەشێکی شوێ دەوڵەتیش بۆ خۆی لە بڕێک لە شارەکان و لە بڕێک لە شوێنەکان ئاڕازی تقاتە سەر ئەو فرکانسە و ئەگەریش قەتعیەک دێتە پێشەوە کە وە دەلیلەکەیەتی. هیوادارین ئێمە هەمیشە ئاگدار بکەنەوە بە پەیامەکانتان کە دەنگ و ڕەنگی تەلەڤیزیۆن شێوەیە کە لەو شوێنانەوە ئێوە نیشتەجێن چۆن دێتە چۆن نتوانین بیبین و لە کەم و کوڕیەکانی حەسەن ئاگدارمان بکەنەوە. ئەمە ئەو مۆزوع مەسەلەیەکی تر لەوێ باس کراوە کە کاک حەسەن پێم خۆشی ئەو جوابی بدەنەوە. وچێتی کاک لوقمانی وەیسی لەسەر سەفحەی فەیسبووکەکەی خۆی ئیشارەی بە ئاینامەی کۆنگرەی کۆمەڵە ئەکات. ئەگەرچی کاک لوقمان لەگەڵ چەند کە هەڵسوڕاوی تر وەکو نوێنەری معلمان ویزای دەوڵەتی وەرگرت و هاتە دەرەوە، دوای نووسیە هاتە خارجی کشوەر، تەسیری خراپی لەسەر بزوتنەوەی معلمان بوو. بەڵام چۆن ئەندامێکی ئێوە مەسائلێکی ئاوا لەسەر سەفحەی خۆی دانێت؟ ئەو پرسیارەیە جاکە بێت ئەحمەد. پرسیاری ئەوە بۆ خۆتان ئیشارەتان پێ کرد، بەڕاستی و پرسیارە بۆ ئێمەی زۆر دێت بە حکمی کاری تەشکیلاتی و تەکش و ئەوانەوە زۆر جار گلەیەکەن لە قەتعوەسڵی بەرنامەکان لە بەرحەڵ کەیفێتی تەلەڤیزیۆن. تەنانەت جاری وا هەیە عەکسی لێنێرن، ئەو خۆتان کۆمیتەی تەلەڤیزیۆنن، هیوادارم هەرچی زووتر ئەو کێشانە ڕەف ببێ و کوتان کێشایەکی فەنیە. بەنسبەتی ئەوەی بەڕاستی بە بەحسەکەی ئێمە مەربوط نییە، ئەوەی کە کاک لوقمان کردوێتی، من کاک لوقمان هاوڕێ نزیکمە، بەڵێ منیش بینیم بە باوەڕی من کارێکی باشی نەکرد بە دەلیلی ئەوەی کە ئەو ئەندامی ئەو حیزبەیە تا ئێستەیش لەناو ئێمەدا معمولەن شتای حیزبی بەڵاوکردنەوە بە تایبەت مەسائلێکە مەسائلەی ناوخۆیی بێت، بە ئەمنیەت مەربوط بێت، لەسەر هەرچی بێت تاو کاتێک ناوخۆیی دەبێت بێنێتەوە. وەکو کاک لوقمان بۆ خۆی ئەو بەینە جوزی ئەو ڕفێقانە بووە کە لەو کێشانەدا زۆر حەولی داوە بۆ ئەوەی کە ترازانێک دروست نەبێت یا بەستا وەکو حەولی داوە بۆ یەکگرتوویی. بەڵام ئەو کارەی بە باوەڕی منیش کارێکی باش نەبوو، نەدەبوو بیکردایەت لەگەڵ ئەو حەولەیشی کە خۆشی داهی بەڕاستی بۆ ئەو کارە نەداهاتەوە. مزافەنەوەی کە ئەو تەبسەرەیەکی لە ئاینامەی کۆنگرەی ئێمە بڵاو کردوێتەوە، کۆنگرەی هەژدەی کۆمەڵە، کە ئەو تەبسەرەیە بە قەولی ئەو بە قەلع و قەمعیش ناوی بردووە، ئەوە نییە. مەزورم قەلع و قەمع نییە، مەزورم ئەو بەندە لە ئاینامە لەسەر حەقیقەتێک هاتووە. ئەویش ئەوە بووە کە ئەو فێقانەی ئەو لاتر کە خۆیان بە جەناحێک ناو ئەبەن، عملاً تشکیلاتێکیان لەناو تشکیلاتیان دروست کردووە، حیزبێکیان لەناو حیزبەیە دروست کردووە، تەکشیان داناوە، سایتیان داناوە، تەلەڤیزیۆنیان داناوە، هەمووی ئەوانەیان کردووە و وتراوە لەو ئاینامەی کۆنگرەی هەژدەی کۆمەڵەدا ئەو فێقانی کە ئەویان کردووە بەداخەوە بە دەلیلی ئەو تشکیلات دەرتەشکیلاتە ناتوانن لە کۆنگرەی کۆمەڵەدا بەشداری بکەن. ئەوە بە سەراحەتەوە وتراوە، ئەوە شتێکی شاراوە نییە. هەقوا بوو خودی کاک لوقمان یا ڕفێقێکی دیکە کە لەو بابەتەوە قسە ملاحزە ڕێیەکی هەیە، ئەلعانیش ئەو فێقانە مەجال هەیە کە وتراوە بیشیان بە شەرتی متعهدبوون بە کاری حیزبی، بە کاری تشکیلاتی، بە بەڕێوەبردننی ئەساسنامە. ئێمە حاضرین بە هەموو جیاوازیەکانەوە لە کۆنگرەی هاوبەشە بەشداری بکەین. ئەو سازمانێکی دیکە ناو تشکیلاتەیە دروستیان کردووە، حیزبێکی تریان دروست کردەوە، حیزبە لابچێ وەکو کۆنگرە بچین بە هەر کەسێک هەرچەندی ڕێی دێنێت و نایێنێتەوە متابقی ئەوە بێ، کۆنگرە بە هەموو کەس تێدا بەشداری بکات. بەڵام ناکرێتەوە لەو لاوە
تەشکیلاتێک دروستکەی لەولاوە لە خارجی چیشوەر کومیتای چیشوەری دروستکەی ئەوانەی تر بە ڕسمیت نەناسی ئەوە بی ئەو کارانە بکەی. بۆیە منش پێم وا بێ کارێکی باشی نەکردووە حەقوا بوو ئەو کارەی نەکردایە حەقوا بوو لە زۆر جاری کە نامەی نووسیوە لە جەلساتا قسەی کردووە ڕفێقێکی فعال بووە بۆ ئەوەی کە تەشکیلاتە لە یەک نەترازێ ئەوانەی ئەرزشمەندە بەڵام بە باوەڕی منیش ئەم کارەی لەگەڵ ئەو کارانەی کە تا ئێستا کردوێتی نەداهاتەوە مەسەلەی چوونە دەرەوەی ئەوانەی بەڕاستی من نامێ واردی ئەوە کەسانە و دۆستانە و ڕفێقانەی کە لەوێ نەزەری خوانیان نووسیەوە مەسەلەیەکی تر بووە زۆر پەیوەندی بە و انتقادەی کە کردویانە بەوە نییە دیارە معلمێکی دڵسۆز بە وەختی خۆی لە ناوەکاری کردەوە بوونیشی لەوێ بگوایە ئێستا جوزی ئەو معلیمانە بوو کە لە پێشەوەی ئەو ناڕەزایەتی و خەبات و مبارزاتە بوو بەڵام بە هەر حاڵ ئێستش ڕێگاکەدا نەخراوە گرتنی کۆنگرەی حزب لە چاوکردنی ئەساسنامە ئەوە حەکەم بێت لە بینمانەوە کاک لوقمان و من و تۆ هەر کەسێکی دیکەش متابقی ئەوە بتوانین لە کۆنگرەیەکی ڕسمی و قانونیە بەشداری بکەین واقعی تەبیعی هەموو لایەکە بۆ کۆنگرەی کۆمەڵێش ئەوە فقط دلیلەکەی ئەوە بووە کە تراوە کاکە ناکرێەوە یەک تشکیلاتتان بێ بەڵام بێن لە کۆنگرەی تشکیلاتی کێشا بەشداری بکەن ئەوە بووە ماجراکەی و بە هەر حاڵ ئەو انتقادە منیش لەگەڵی هاوسوم پێم وابێت ئەوە دەبوو ئەوەی نەکردای لەگەڵ پراتیشی تا ئەو ماوەی خۆشی بۆ کارە نەداهاتەوە. بڵێ مەسلەیەکی کە نامەیەکی کە هاتووە بینەرێکمان لە ئاڵمانەوە نردویەتی و توێتی کە ماوەیەک لەوە پێش لە مراسمی کاک بەهرامی ڕەزایی لە وڵاتی ئاڵمان کاک ڕەزای کەعبی لەسەر یەکگرتنەوەی کۆمەڵەکان قسە باسێکی کرد کە بۆ من کە بەشداری ئەو ڕێوڕەسمە بووم چەند پرسیارێکی هێنایە پێشەوە. یەک گوایە چاوپێکەوتنێک لەسەر ئەم بابەتە لە نێوان ئێوەدا ڕووی داوە من مەبەستی ئێوە و کاک ڕەزاوانە. دوو باس لەوەی کردووە کە کۆمەڵە هیچ ڕێگایەکی نییە جگە لەوەی ئەو ڕەوتە پێویستە بێت کە ئێمە نیونگایەکی بۆ ئەکەین شتێکی ئەوەی نووسیەوە. پێمان خۆشە نەزەری ئێوە لەو بابەتەوە بزانین. وڵات تا جێگای بە قسەباسی کاگرەزا دەگەڕێتەوە هیچ نەوع دانیشتێکی ڕەسمی لەسەر مەسئلەی بە ناوی یەکگرتنەوەی کۆمەڵە لە بینی ئێمە و ئەوان و لایەنێکی دیکە کە بۆ ناوە کارەکەن مطلقاً شتیوانە بوو. دانیشتنای شخصی دیدار بووە چ لێرە چ لە دەرەوە ئەوە مربوط بە ئێمە و ئەوان و ئەوە نابێت لەگەڵ هەر کەسێکی تریشایە. ئێمە ساڵهای ساڵ لە ناو حزبێکا بەیەکەوە هاوخەبات بووین تعدادێکمان پێش ئەسەن سیاسی بوون ئەوانە ناو جامعەدا یەکتریمان ناسیوە دوای ئەوە دوای جیابوونەوەیش چ لەگەڵ ئەوان چ لەگەڵ ئەو هاوڕیانەی پێشتر کە بە ناوی کۆمونیزمی کرێکاری و حکمەتی و پەیوەندیمان هەیە لەگەڵ یەکتریا قساکەین معلومە خۆ دوو بنیادەمی سیاسی ئەگەر بە یەک بگەن قسەی سیاسیەکەن قسەی چیەکەن دوودانە دوکانداریش بە یەک بگەن قسەی کاروبار و معاملە و بازار و ئەوە دەکەن دوودانە خەڵکی معلمیش بە یەک وەگەنە سەر حسابەکەی دوێکانی ئەوانێ بۆی ئەوە هیچ نەوع دانیشتێکی ڕەسمی بە ناوی بەحسی یەکگرتنەوەی کۆمەڵە ئەوە نە لە مەوزوعی هەیە بۆ ئێمە و نەشتی وایش بووە ئەوە تاو جێگایی کە بەوە دەگەڕێتەوە. بەڵام دانیشتنای ڕفێقانە بوو من خزمم ناو حزبی دموکراتە هەیە تەلەفۆنم بۆ کە تەلەفۆنی بۆ کەم سەردانەکەین لێرە زۆرێک لە جەماعات لەگەڵ خزم و کەسیانی ئاشنایان هەیە هاتوچۆ لە بینی پێشمەرگەی ئێمە و ئەوان و حزبی دموکرات و لایەنەکانی دیکە ئەوانەدا هەیە لێرە ئەوە زۆر زۆر تەبیعیە نابێت لەوانە کەسێک بەهرەبەرداری سیاسی بکە ئەوەی دوو هەم ئەوەی کە قسەی سیاسی و بەحث و دیالۆگ و دانیشتنەوەی ئەوان ڕسمیە ناکرێت حاشای لێ بکەن ئەگەر ببوای لە بینی ئێمەیشە بڕیارمان لەسەردا ئەمان کورد ئەوە داعنیشی لەگەڵ ئەو لایەنانە شتێکی ئاواکەی وەکانە هیچ شتێکی ڕسمی لەو بابەتەوە نەبووە و نیشە مزافەن ئەوەی کە ئێمە محکومین بەوەی کە بەو پرۆسی ئەوان پەیوەست جارێ من نازانم بەو پرۆسی ئەوان بۆ خۆیان چەندێک بە نەتیجە دەگات چەندێک یەکگرتنەوەکەیان دەبێ نابێ ئەوە مۆزوعی خۆیانە من پێم باشە بەڕاستی بۆچیش پێم باشە بۆ ئەوەی کاوان جیاوازی استراتیژیان نییە جیاوازی سیاسیان نییە جیاوازی بەرنمەیان نییە جیاوازی شێوکاری تشکیلاتیان نییە
لەسەر چی لە خەرجیابوونێتەوە با بخۆیان تەوزیح بدەنەوە باشیشە بەڕاستی یەک بگرنەوە. ئەوە دووهەم بە نسبەتی ئێمە و ئەوانەوە جیاوازیەکان زۆر زۆر قوڵە وەختی خۆی ڕاستە مەسەلەن تەوجیهەکە ئەوە بوو کە ئەوە حزبی کۆمۆنیستی ئێران ئیجتماعی نەبووەتەوە و حزبی کۆمۆنیستی ئێران فقط تابلۆیەکە و فلانە و چی و ئەوانەیە و ئێمە بە خاتری ئەوە یا بە خۆی لەخوانەوە کۆمەڵەمان لە حزبی کۆمۆنیست زیاد کردەوە. بەڵام مەسەلەکە ئەوە نەبوو کاتێ ژێمەوتمان کێشەکە ڕاستە لەسەر حزبی کۆمۆنیست ئێستا فۆرمولە دەکرێت بەڵام زۆری پێناچێت کە کێشەکە چێتی جێگایکی دیکەەوە هەروایش بوو هەم لایەنی ئەو لایەنەی کە ئێستا کاگڕەزاوان لەگەڵیان خەریکن و هەم لایەنی کاگڕەزاوان بە سەراحەت وتیان ئێمە کۆمۆنیست نین ئێمەش بە سەراحەتەوە دەڵێن کۆمۆنیستین بە سەراحەتەوە دەڵێن کۆمەڵە ڕۆژی ئەوڵ کە لە جامعەی کوردستانە دروستکرا لە ئێرانە دروستکرا و کوردستان و ئێرانیش لە خارجی کوردستانیشە دروستکرا تەنانەت لە کۆمەڵە دانیشتجووی تێکۆشەری وەک کاکفواد و کاک حەمحسەین و هاوڕیانی تر دروستکرا خۆیان بە کۆمۆنیست دەزانین ئێستا ئەو هاوڕیانەی پێشووی ئەمە خۆیان بە کۆمۆنیست نازانن بەرنامە و استراتێژمان بۆ ئێران و دۆست و هاوکار و هەموو شتێکمان بۆ کوردستان لەگەڵ یەکتری جیاوازە لەسەر چی یەکەگرینەوە بۆچی ئێمە محکومین بەوەی کە ئەبێ مەسەلەن واردی ئەو پرۆسەیە بین کە ئەوان واردی بوون ئەو محکومیەتە لە چۆ هاتووە پێگەی ئیجتماعی هەر کامێکمان ئەوەمان پێ دەڵێ دەزانم مەجموعەیەک هاوکاری کراوە ئەو هاوکاریانش ئێمەش تومانە لە باری مەسەلەن لە کوردستانی عێراق لەسەر مەسائلی ئەمنیەتی لەسەر پوچەڵکردنەوەی پیلانەکانی جەمهوری ئیسلامی لە هاوکاریکردن لەگەڵ مەترسی حەشتی شعبی و داعش و مەسەلەی یەکدەنگ زاهربوون لەگەڵ حکوومەتی هەرێم و ئەوانە کراوە بەڵام ئەوە هەر ئەوەندە لەگەڵ ئەوانە بمانای هاوفکری بووە کە لەگەڵ حزبی دموکراتیشە بمانای هاوفکری بێت لەگەڵ خەڵکی دیکەشە بمانای ئەو بێ بۆ یەکانێ ئێمە ئەو جیابوونەوانەمان ئەو تەفاوتانە بە باوەڕم تەفاوتایکی قوڵە و نەتەنیا نیونگایەک و تەواونگایەکیشیان لەسەر ئەوە ببێ پێم وابێت ئەوە خۆیان دەزانن ئەوان بەڵام ئەوە جزوی پرۆژەی ئێمە جزوی بەرنامەی ئێمە جزوی تەرحێک نییە کە کمیتەی مەرکەزی کۆمەڵە ئەوەش بڵم نێرەدا تەناندەوەی لەو تەبلیغاتانەیە کە ئەم هاوڕیانەی ئێمە کە ئێستش بێک بە ناو حیزبەکەین ئەوە مودام بە ئێمە دەڵێنەوە ئەوە خەریکن لەگەڵ ئەو لایەنانەی یەک دەگرنەوە ئەو قسانەی کاگڕەزای جێت ئەو قاڵبەوە ئەلەو قاڵبەیە کە ئەوان دەیکەن و پیان خۆشە ڕاستە لە زمانی ئەمانوکرا بەڵام بە دڵی ئەوانە و دەچێت ئەو قاڵبەوە کەەوە ئێمە خەریکی نەجومشی کوردستانە لە جومشی سەراسەری فەرامۆشەکەین حزبی کۆمۆنیستمان لەبیر چوەتەوە فعالیەتی سەراسەریمان کرێکاریی مەسئلەی ملی ئەوانە هەمووی فقط تەبلیغاتێکە هیچ حقیقەتێک لەو نوع قسانەیان نییە و ئەوەیش بۆ بەهرەبەرداری سیاسی نابێت کە کەسێک لە دانیشتایەکی دۆستانە دوو کەس لەجێگایەک لە دۆستی قەدیمین ڕفێقی 40-50 ساڵن بە یەکۆ دابنیشت معلومە لەسەر بەحسی سیاسی دێتە پێشەوە لە دژی جمهوری ئیسلامی چی بکرێ فڵان بێ ئەوانە دێتە پێشەوە بنابەری ئێمە نە نیونگایە نە تەواونگایە نە هیچ نگایەکمان بەرەو ئەو یەکگرتنەوەی ئەوان نییە و نەجوزی ئەو پرۆژەی نەجوزی ئەو پرۆژەش دەبین و جیاوازیەکانیشمان زۆر زۆر لەوە قوڵتر و سیاسیترە بەڵام لە عینی حاڵیشە ئێمە تەرەفداری هیچ نوع تەشەنجێک نین هەرەوەی هاتوچۆ لە بینی ئوردوگاکانە هەیە هاتوچۆ لە بینی پێشمەرگەکانە هەیە لە بینی خزم و خزمەکانیانە هەیە لە دەرەوەژە و نوع هاتوچۆیانە هەیە پێمان باشە لەگەڵ هەموو حیزبەکانی ژێماوە دەکەین بەڕاستی خۆ ئێمە لەگەڵ مەسەلەن لایەنەکانی کۆمۆنیزمی کرێکاریشە تەفاومێکمان نییە بە حکمی ئەو فەرهەنگ و زمان و ئەدەبیاتی کە ئەوان هەیەە بەڵام زۆریان دۆستایەتی و ڕفاقەتمان هەیە سەردانی یەکتریەکەی ئەوەی تۆ چوارچێوەدای بۆ یەکانە من پێما بێ ئەوە کەس نابێ بە جددی وەری بگرێت و جددیش نییە ئەو قسەیە و هەرەودە لەو زیاتر بۆ لەسەر چوونیش نابێت بەڵێ کاک حەسەن بینەرە نووسیوێتی کاک مەحیسڵاو بە میوانی بەرنامەکە بڵێ دەنگی کردە بەڵبەتە داواکەم لە بینەران کە پەیامشتە نووسن لەیرە ئەیبینم ئەگەر دەنگ کردت بێ زەحمەتکەمان بڵێوتێتی کە نزیک بێتەوە لە مایکەکە من یەک نوکتە بڵێم کە ئەوەی وا ڕاستەوخۆ ئێستا لە تلویزیۆنە بڵاو بێتۆ پێشتری شەوان بە ئێمە وتووەکە دەنگ کردە بەڵام هەم لە دووپاتکردنەوەی بەرنامەکەدا و هەمەوەیش کە لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان دەنگ زۆر عادیەوە بۆ منیش دەنگی کاک حەسەن زۆر باشە بەڵام وتم ئەوەتان ئەرزکەم فەقەت پرسیارێکی کە هاتووە سەلام خدمەتێ بە فارسی نووسراوی خوێنمەوە سەلام خدمەتی کاک مەحیەوە میهمانی بەرنامەتون کاک حەسەن با تشکر از برنامه خوبتون زحماتی شمی کشید در منطقه ما تصویر کانال شما استوب می کند
احتمالا مشكلة دەستگا هاست کە سینۆرە ضعیف است یا منبع تغذیه برق ضعیف است یا دستگاه دیگه امتحان باید دستگاه دیگه امتحان کردن مشکل رفع شده بیننده همیشگی برنامه السنندج زۆر خۆشحاڵین کە بەرنامەکان بە گۆڕینی و دەستگای چاک بوو ئەمە پرسیارێکە یا تێبینێکی کە هاتووە کاک حەسەن ئەمەش وێستکە بدەین دابی خوێنمەوە سڵاو ڕێز هاوڕێیانی ئازیز دەستان خۆش دەست خۆشی لە کاک حەسەن بۆ قسە و باسە جوانەکانی جەمعیەتی معلم مامۆستایانی ئازادی خواست کە کاک حەسەن خۆی یەکێک لە تێکۆشەرانی بوو کاریگەری زۆری بووە لەسەر ڕێکخراوەکانی معلمان واتە ڕێکخراوی مامۆستایان لە ئێستا هەر ئیدامەی دەری ئەو ڕێکخراوە ڕادیکاڵەیە کە 40-50 ساڵ پێش دروست بووە معلمان تێدا بەشدار بوون دووبارە سپاس بۆ زەحمەتەکانتان زۆر سپاس بۆ ئەوەی ئازیزیش زۆر سپاسەوە لێرە نووسراوە کە دەنگ باشە یەکێک لە بینەران لە فەیسبوک نووسیوێتی کەەوە توانم لێرە دایبنم نووسێتی دەنگ باشە هیوادارم ئەو کێشەوە بزانم لەسەر تەلەڤیزیۆن هەیە ئینا لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان کێشەکە بۆ شێوە نییە ئەجازە نقطە بڵێم کاک محیە فەرموو ئەو بینەرە بەڕێزە ئەوەی کە لەسەر معلیمان و درێژەی ئەوەی چەند ساڵ پێش و منیش یەکێ لەو کەسانە بووم بە ئەو عەرز کە من معلم نەبووم من ساڵی 58 کە لە سەقز بەهاری 58 دیپلۆم گرتووە دوای ئێمە ناوەندێکمان دروست کرد بە ناوی ناوەندی دیپلۆمەها و فۆقە دیپلۆمەهای بێکار دیارە ئەوە مەجموعەیەک دواتر دامەزران من فریای ئەوە نەکەوتم شەڕی جمهوری ئیسلامی هاتە پێشەوە لە شەڕی ئەوەڵا هاتمە دەرەوە دوایی وەک تەشکیلاتی هاتینەوە دوای وەک پێشمەرگە هاتەوە ناوشار تر بە بڕیاری تەشکیلات بوومە پێشمەرگە بۆیە من معلم نەبووم بەڵام لەو کانونەیە بوو ئەو کانونەیە کە لە سەقز دامان مەزران و تەنانەت لە بیرمە ئێمە لەگەڵ دارویشی فروهەر لە ئامۆزش و پەروەرشی سەقز کە ئەو کاتە وەزیری کار بووە گەر ئیشتبانەکەم لە دەورانی مزاکراتە هات لە کوردستان و هاتە سەقز ئێمە لەگەڵی دانیشتین و نزیکەی 300-400 معلم 300-400 نەفەر لە هاوکارانی ئێمە کە دیپلۆم و فۆقە دیپلۆمی بێکار بوون دامەزران ئەوە مەزورم لەباری جەنبەی تاریخیەکەیەوە بوو بەڵام ئەوەی کە ئەو حرەکەتەی ئێستایش ئیدامەی ئەو حرەکەتە شۆڕەژگێڕانەیە کە لە ساڵەکانی 58 و ئەوانە بەدواوە هات و معلمانی چەپ و ئازادی خواز نەخشیان تێدا بوو من لەگەڵ ئەو بەڕێزە زۆر هاوفکرم و پێم وابێ ئەو بەردی بناغەیی کە ئەو کاتە لە شارەکانی کوردستانە دامەزرا لە سنە لە سەقز لە مەهاباد لە دەرەوەی کوردستان لەو فەزای ئینقلابی و شۆڕەژگێڕانە بە دڵنیاییەوە تەئسیری هەیە و ئەو تەجروبانەیش ئەرزشی هەیە کە تێکۆشەرانی ئێستا نەسڵی جوانتر معلمان و خوێندکارانی ئێستا لەو تەجروبانە دەرس وەرگرن و سپاسیش بۆ ئەو بینەرە خۆشەویستە بۆ ئەو یاداوەری بەڵێ دیسان چەند پێیان هەم لە فەیسبوکەوە هاتووە هەم لێرەشەوە وسێتی کاک مەحیجان سڵاو بۆ تۆ میوانە بەڕێز میوانی بەڕێز کاک حەسەن وتم پێتان بڵێم ئەم هەفتەیە لە تەلەڤیزیۆن دەنگ باش و کێشەنیە زۆر باشە زۆر سپاس بۆ پەیامەکانتان ئێمە هەر چاوەڕوانی پەیام و تێبینیتانین لەسەر مۆزوعی ئەسڵی بەرنامەکەمان کە ئاعترازاتی معلمان بوو بۆ بگشتی ئاعترازاتی ناو کۆمەلگا کە کاک حەسەن بە تێروتەسەلی سێ لەسەر کرد ئەو نقطە زعفانەی کە ئشارەی پێکرا لەو قسە و باسە لە خودی ئەو حرەکەتانە پێم خۆشە جارێکی تر بە وردی باس کرێتەوە کاک حەسەن ئەو نقطە قووەتەکانتان باس کرێەوە وتان کە ئەوەیە کە ڕەهبەریەکی ڕەهبەری هەیە سازمان دراوە شعارەکانی وەکو یەک وایە سەرتاسەریە و ڕادیکاڵە داوای داخوازیەکانی ئەو نقاتی کەزیەی ئەم ناڕزایەتیانە ئەگەرە کرێ ئیشارە پێ بکرێ بۆەوە بکرێ ئەو حرەکەتانە لە داهاتووە توانێ مەسەلەن لەوە باشتر بێ وا هەیە فەرموو کاک محیە معلمین بەشی ئاگاه بەشی پێشڕە و بەشی تێگەیشتووی ناو ئەو کۆمەلگایەن بە حکمی ئەوەی کە لەگەڵ زانست لەگەڵ عیلم سەرۆکاریان هەیە لایەکەوە لە لایەکی دیکەوە ارتباطاتێکی وەسیعیان لەگەڵ کۆمەلگا هەیە لە جامعەی ئێران ئێستا قسە لە 13 تا 14 ملیۆن دانیشاموس هەیە قسە لە سەرەوەی ملیۆن و ملیۆن و نیوێک مامۆستا و معلم و
وانە بێژەکان هەیە چ لە دانیشگاکانە چ لە مەدرسەکانە چ لە ناوەندەکانی تەحسیڵیە. ئەمە بەنسبەتی ئەو ڕادەیە کە لە بەربڵاوی کە لەم بەشەدا لەم سنفەدا هەیە، من پێم وابێ ئەو ئەترازات و ناڕەزایەتیانەی دەکرێت دەبێت زۆر جەماوەری تر بێت. ڕاستە وتمان ئەوەی کە جمهوری ئیسلامی ناوێرێ دەستی بۆ بەرێ هەموو ئوستانەکانی گرتووەتەوە. ڕاستە وتمان مثلەن لە شارێکە 15,000 معلم کۆ بێتەوە، بەڵام ئەوە کەمە، ئەوە کافی نییە. مثلەن لە شارێکی وەکو سنەیە کە جەمعیەتی 700-800,000 قسە لە ملیۆنێکە کرێ، دەبوو لە ڕۆژی معلیمە زیاتر لە 100,000 خەڵک کۆ بێتەوە. ڕاستە خۆ ئەوەندە معلم نییە، مەزور ئەوەنی ئەوەندە هەیە لەو شارە، بەڵام ئەو ڕەوابتە گوستەردەی کە معلمین هەیەە دەبێت تەیفێکی زۆر زۆر وەسیعتر لە جامعە لە خۆ بگرێت. بۆیە من لام وایە ئەوان دەتوانن بە بانگەوازکردن بۆ پشتیوانی جەماوەرێکی بەرینتر لە جەماوەری ئەو کۆمەڵگایە، لە کرێکاران، لە ژنان، لە کارمەندان، لە خودی مەحەسڵەکانیان، لە دانیشتجووەکان، لە هەمووی ئەوانە وی پێما بێ ئەو سەتحە لە هاوکاریکردن و پشتیوانیکردن لە معلمان کافی نییە. من پێما بەوەیکە لە زەعفەکانە. دیارە خۆ ئمە دەزانین فەزای ئیستبداد و دیکتاتۆری و سەرڕۆیی ئەوانە ئەوە هەیە لەو جامعەیەدا، بەڵام ئەوە ئەتوانێت بە حکمی شرایەتی کاریەکەیان و بە حکمی مەحبوبێتێک کە معلیمایەتی. ئێمە تۆ مەحەسڵ بووین لە بیرمانە مەسەلەن لە شارێکی وەکو سەقزە ساڵی 56 و 57 و کەسانێکی وەکو کاک یەحیای خاتوونی چ جایگایەکیان ملنا ئەو شارەدا، کاک ئەنوەر و زۆر یەکی دیکە ئەنوەری ماجدی وەدایان معلیمی تر، زۆر معلیمی خۆشناوی تر کە ئێستا ماون چ لە ناوەن چ لە دەرەوەی وڵاتن بلا فاستە لە ناو شوراکانی شارە قەراریانەگرت. لە شۆرای شاری سەقز کە 5 نەفەر بوو 3 معلم بوون، لەو تێکۆشەرانە بوون، یا دوانیانی ئیشتوانەکەم سییانیان معلم بوون کە بە حکمی ئەو دەور و نەقشەی کە لە بزوتنەوەی ئەترازی ئەو شارەدا نواندبوویان لە سەدری شۆرای شارە قەرار لە شارەکانی تری شەروا بوو. ئەو تەیفی ڕووناکبیر و ئازادی خواز و تێکۆشەرە. بۆیە من لام وایە ئەوە یەکێک لەو شتانەیە کە دەبێ حولی بۆ بدەین، دەبێ کاری بۆ بکرێت. جیاواز لەوە ناڵم فقط ئەو کاری معلیمان ئەو کارێکی سنفیە، بەڵام جەماوەری کرێکار و زەحمەتکێش لەو شرایەتەدا دەبێت لە فکری ئەوەدا بن زیاتر خۆیان ڕێخەن. ئێمە وتومانە ئێمە لایەنێکین کە تەرەفداری شوراین لە دەسەڵاتدارەتی دوا ڕۆژە لە ئێستەدا کومیتەکانی گەڕک، شوراکانی گەڕک، ئەو ناوەندانەی کە پێویستەکەن تەمرینی دەسەڵاتدارەتی جەماوەری تێدا بکرێ، وهروەها ئەبێ ناوەندێک بێ بۆ بربەرەکانیکردنی خەڵک لەگەڵ بەرەی کۆنەپەرستیش هە لە ناو جامعەیەدا. داسێرانمان لەبیر نەچێتەوە لە مەریوان هەرو کاتێک کە سەلەفیەکان ئەو ساڵەکە خەریک بوون شمشێر و خنجێر و چەکی سارد و بەگرە چەکی گەرمیشیانە هێنا، ئەوە چێ بوون لە بەرابەریانە ڕاوەستان؟ ئەوە بەشێکی ژنانی تێکۆشەری داسێرانی بوون، پیاوانی ئازادی خوازی داسی خۆیانیان ڕێخست. یعنی ئێمە بەبێ ڕێخستن، بەبێ متحد بوون و متشەکل بوون، ئەو جەماوەرە ناڕازیە کارێکی ئەوتۆی بۆ ناکرێت لە پەراکەندەجیە کار ناکرێت. معلیمان ئەتوانن هەوێنێک بن بۆ ئەو یەکگرتوویە. و خاڵێکی تر بە باوەڕی من مهمە، ئەویش ئەوەیە کە پەیوەندی بزوتنەوەی معلیمان لەگەڵ بزوتنەوەی کرێکاری زۆر زۆر مهمە. بزوتنەوەی کرێکاری ئەو بزوتنەوەیە کە کوولەکەی ڕۆحی جمهوری ئیسلامی بەدەستەوەیە، ئەو بزوتنەوەیە کە بە ئەترازاتی بە ئەتساباتی لە ساڵی 57 دیمان سەنعەتی نەوت ئابەدان چ نەخشێکی ژێڕا، تانگەکانی لە کارخست لە شەقامەکانە کە نەیانتوانی سەرکوت بکەن. ئێستێژ ئەگەر ئەو بزوتنەوەیە بێتە مەیدانەوە و بەشێکی لە هەفتەپەیە بینیمان لە بەشەکانی تر لە جنوبی ئێرانە بینیمان لە ئێستا کرێکارانی لە تاران لە تەورێز هەرامێک دوو ڕۆژە ئەتراز و ئەتساباتیان بۆ نسبەت بە حەقدەستەکانیان لە جێگاکانی دیکە ئەوانە بەشێکن لەو بزوتنەوەیە. بە باوەڕی من ئەوە زۆر مهمە کە خودی جنبشی معلیمان لەگەڵ ئەو بەشە لە کرێکاران لە کارخانەکانە، لەگەڵ ئەو بەشە لە جنبشی کە لە ناو دانیشگاکانایە، ئەمانە بەیەکەوە یەک بگرن، ئەمانە بەیەکەوە کاری بۆ بکرێ و تەنانەت لە ئیدامەی خۆیدا ئەتوانێت ببێ بەو کومیتانە، ببێ بەو ناوەندانە کە ئەو جنبشە واقعی و ئەترازیانە کە هەیە ئەوانە ڕێک بخە. مەسەلەی ژنان کە لە قسەکانی پێشوش ئیشارەمان پێ کرد،
بە باوەڕی من پێویستەکە لە ئاستێکی زۆر بەرینتردا ژنان لەو مەدانانەدا ببن و معلمان ئاگاهانە قەتنامەکانیان بڕیارنامەکانیان سوخەنڕانیەکانیان بەشێکی زۆرتری ئەوان بن، چونکە ئەوان زۆڵم لێکراوترین بەشی هەم وەکو چینی کرێکار هەم وەکو خەڵکی زەحمەتکێش وستەم لێکراو ئەو بەشە لە کۆمەلگان وی لام وایە ئەوانە ئەو خاڵانن کە دەکرێت تاکیدی زیاتریان لەگەڵ بکرێ، بەڵام لە هەمان حاڵیشدا من پێم وایە معلمان زۆر ئاگاه و تێکۆشەر و دڵسۆزن و ئەوان خۆیان کە لە دڵی ئەو خەفەخان و دیکتاتۆریەدا لە عەرزی 2 مانگونی و 3 ئەترازی جەمعی سەراسەری لە وەحشیانەترین ئستبدادی داعشیە بەڕێوە دەبن. زۆر لەوە بە ئەزمونترن کە ئێمە مەسەلەن بڵین ئەوە بکەن و ئەوە مەکەن، بەڵام دڵنیام ئەو قسانەی دەتوانێت لەوانەیە کۆمەکێک بێت بۆ ئەوانی هاوکاریەک بێت کە لە خزمەتی ئەوان نابێت. بەڵێ کاک حەسەن پرسیارێکەیە بە قسە باسەکەی پێشووی ئێوە، بەڵام بینەرێکی خۆشەویستمان وسویەتی کە وەختی ئەوە باسی بەسەلەی ئەو مۆزوعی و مەراسمی قسە باسی کاک ڕەزا لە مەراسمەکەی کاک بارامی ڕزایەتان کە وتێتی مربوط بە بەرنامەکە نییە، بەڵام چونکی ئەو بەرنامەیەکی ڕاستەوخۆیە بەرنامەیەکی زیندووە ئێمە بینەرانەی وا پرسیار وشتی وایە تێبینیەکیان هەیە نێرن ئێمە بە حکمیەوەی کە قسە باسەکانیان بڵاو بێتەوە پێشکەش بە میوانەکانی هەیە بۆ مەقسێ لەسەرەکەن دیسان لەم بابەتەوە شتەیە کات تۆ پێم خۆشە بیخوێنمەوە بۆیەوە نسێتی سەلام کاک مەحیە سەلاو بۆ کاک حەسەن پرسیار کاک حەسەن اختلافی ئەو هاوڕێیانەی ناو تەشکیلات لەگەڵ کۆمەڵە چییە؟ چونکە کۆمەڵە بوون ناو نییە، کۆمەڵە جێگە و شوێنی هەیە، هەروە نابێت هەر کەسێ بەخۆی ناوی کۆمەڵە دانێ بۆ خۆی بەخۆی بڵێ کۆمەڵە ژاوەرۆ ینی ناوی ئەو کەسێوان نینەکەی نووسیوە. فەرموو کاک. ئەو اختلافە ئەوەی کە بە ئێمە دەگەڕێتەوە ئێمە وتومانەکە ممکنە لە مەواردێکە ناکۆچی اختلاف کێشە، بەڵام تا و جێگایەی کە بەوە بگەڕێتەوە مەسەلەن لە کۆنگرەیەکە ئێمە 2 قەتنامەی جیاوازمان ببێت تا ئێستا لەگەڵ شتیوە بەرەوڕوو نەبووین. لە گزارشی سیاسیدا 2 گزارشی سیاسیمان دێ ئێمە لەگەڵ ئەوە بەرەوڕوو نەبووین. لە مەسەلەن پەیوەند لەگەڵ ئارایشی تەشکیلاتیمانە کەسێک قەتنامەیەک بێنێ بڵێ ئەم ئارایشە نەبێ ئەوە ببێ لەگەڵ ئەوە بەرەوڕوو نەبووین. هەرچی هەیە بووە تا ئێستا لە حەدی سار نەزەرایە. مەسەلەن ئەنواعی شت بە من وتراوە باوەڕی بە چەپ نییە، عەقیدەی پی نییە، دژی چەپە، ئەو قسەیەک ئیتهامێکە. من وتومە لەسەر مەسئلەی هاوکاری چەپ نەمخالفی هاوکاری چەپ نیم، بەڵام وتومە ئێمە لە عەرزی ئەو چەند ساڵەدا لە چەند دانە پرۆسەی هاوکاری چەپا بەشداریمان کردووە. دانەیە کە شکستی خوارد بە ئیسراحەتێ بکەین و پێداچوونەوەیە بکەین بزانین بۆ شکستی خوارد. تۆ ئەوە تەواو نابێت دوای 6 مانگ و ساڵێکی کە دانێکی کە دەست پێ دەکەیتەوە ئەوە بۆ بە زدی چەپ باز دەکرێت. ئەس قەزان من دڵسۆزی چەپم، تەرەفداری بزوتنەوەیەکی حرەکەتێکی عەزیمی اجتماعی چەپم کە بەشی زۆری هێز و ڕێکخراوەکانیش تێدا بێ، بەڵام ئێمە هەر بینەوە جاری وایە لە سوئێد بوومیتر 5-6 دانە 10 دانە سازمانی چەپ فەراخانێک کە دەین لە مەرکەزی ئەو شارەدا 20 کەسمان بۆ کۆبێتەوە. من دەڵێم بۆ نقطە زافی چەپە نابێ ئاوابی. ئەین تەرەفداری شقڵگرتنی چەپێکی اجتماعیم یا لەسەر مەسئلەی ئەو بە منیان متام کردووە کە باوەڕی بە سوسیالیزم نییە. بۆچی باوەڕ بە سوسیالیزم نییە؟ ئەی 42 ساڵە چیەکەم ناو تەشکیلاتەدا کەسی ئەگەر هات وتی ئێمە ئەگەر بمانەوێ بزوتنەوەیکی سوسیالیستی لە ئێرانە بە سەرنجام گەێنین، وەحدەتی تەبەقەی کاریگەری گەرەکە کاری ئەوێ کاری چڕوپڕی ئەوێ هاوکاری بزوتنەوەهای کاریگەری لە دەرەوەی ئەو ئێرانە دەوێ، ئەو بۆ من باوەڕ پێێنێتەوە باوەڕت پێێتی ئەوە لە چوە هاتووە؟ ینی لە حەدی چییە؟ لە حەدی قسە و ئیسهار نەزەری کەسان یا ڕفێقێکمان ملاحەزەی بووە لەسەر مەسەلەن ئارایشی تەشکیلاتی ئێمە. کاکە لە ڕۆژی ئەوەڵەوە کە حزبی کۆمۆنیستی ئێران دروست بووە لەسەر ئەوەی کە حزبی کۆمۆنیست ببینیان نەبێ قسە بووە، ملاحەزە بووە، کەس نەهات یەخەی فڵان ڕفێق و فیسار ڕفێق بگرێتەوە کەشتیشیان نووسی هەرو کاتە بڵێن باوەڕی بە حزبی کۆمۆنیستی ئەوە کۆمۆنیست نییە. مەزومەوەی لەو حەدەدا لە حەدی ئیسهار نەزەرهایکی شەخسی ڕفەقایەک لە جێگایەکە لە چەند دێڕدا کردویانە یان نەخێر بابەتێکیان نووسیوە، ئەمە بوو بە قەولی فارسییە بوو بە پیراهەنی عوسمان لەسەر ئەمە تئۆریدا ڕێژراوە ئەوە ناسیۆنالیستن، تئۆری ناسیۆنالیزم و کۆمۆنیزم هات، تئۆری بلشویزم و ملشویزم هات، تئۆری چەپ و ڕاستە دێوتمان ئەوانە ئەوە حەق نییە، ئەو قسانەتان لە جێگای خۆی نییە. ناتوانین بەڕاحەتی کەسانێک کە هەموو زیندەگیان لە پێناوی تەشکیلاتەدا تێدا چووە بەوانە متهامیان کردن. بێجگەلەوە
ئەو کەسانەی کە ئەو تشکیلاتە خەریکن بەڕێوە دەبن ئەوڕۆکە ڕەهبەری و تشکیلاتیان پێەیە متعهدن بە قەرارەکانی بە کۆنگرەکانی مثلەن یەکێت لەو اختلافانە لەسەر هاوکاری لەگەڵ حزابی سیاسی لە کوردستان هەیە ئێمە لە هیچ قەرار و بڕیارێک لامان نەداوە ئەوە هەیە قەتنامەی کۆنگرەی 15 هەیە قەتنامەی کۆنگرەی 16 17 هەیە پێش ئەوانە هەیە لادانێک لەوەدا نەبووە وتراوە کە ئێمە لە تەرەفداری ئەوە نین سبحەیدێ لە جامعەی کوردستانە خوێن هەڵسێ تەرەفداری شەڕ نین وتومانە تەرەفداری فدرالیزمین وتوانە تەرەفداری مەسەلەن مزاکرەی ژێر بە ژێر و نهێنی لەگەڵ جەمهوریستان ئەوانە نەبووە سازمانێکی نۆروێژی هاتووە مەسەلەن داوای کردو ئێمە ببینێت خۆی نەک لەلایەن جەمهوری ئیسلامی ئەمەیان کرد بەوە لەگەڵ جەمهوری ئیسلامی دانیشتون شایعاتانە چی بڵاوی کردنەوە خۆ بوختی خۆی کۆمەڵی لەگەڵ جەمهوری ئیسلامی دانیشتووە لە هەیەتی ماندێکیا بەشداری کردووە ئێمە بە سەراحەتەوە هەڵوێستی خۆمانمان لەسەر موزاکرە وتووە وتمانە موزاکرە ئەگەر بێتە پێشەوە پێشمەرجەکانی چییە بەڵام لەسەر ئەوە مەقالات بەناو مەقالات دەنووسرێ ئەمە چییە ئەو قەولی کوردیەکەدا خانە گومانیە بۆ یەکان ئەو اختلافاتە ئەو شتانە کە ئێمە وتومانە ئێستای شتێکی مستەنەد بەغێرە زەوەی کە ئەم هاوڕێیانەی ئێمە بۆ خۆیان لە زمانی ئێمە و بەشێکی دەڵێن شتێکی خارجەوە نییە بۆ من پێم وابێ ئەو اختلافاتانە بۆ ئەو حسەت حەلە گێرە و کێشە و لە تەشکیلات بۆ دروستکردن و لە تەشکیلات بەرەو هەڵدێر بردن و لە خۆسازکردن بۆ ئینشعابێک هەڵگری ئەوە نەبوو ئەوە نەکرایەوە لە چوارچێوەی بەرنامە و سیاست و ئستراتێژ و هەموو شتێکی و تشکیلاتەدا ئەوانە دەگونجا لە چوارچێوەی ئەکسەریەت و ئەقەلیەتێکدا دەگونجا لە چوارچێوەی تەنانەت بنیادەمەکان ممکنە نەزەرێک تۆ هاتە نەزەرێ من هەمە سبحەینێ لە بەحسێکا بە قەنەعەت بگەی کە ئەو بەحسەوانی ئەوەی تر دروستە هەمووی ئەوانە دەگونجا بۆیە بەداخەوە فەزایەکی مەسموم دروست کراوە تەبلیغاتێک عەلەیهی کۆمەڵە ڕێکخرا کە ئەو تەبلیغاتە لە جێی خۆی نەبوو کۆمەڵە کۆمۆنیستە کۆمەڵە لە جێی خۆیەتی کۆمەڵە بە فعالیەتی ناو کرێکار و زەحمەتکێشەوە ناسراوە هەر ئەوە ئیدامادا و لە عینی حاڵیشە ئێمە ئەگەر شتێکیش بکەین ئەو کۆنگرەکانمان ئەوە مسەوبەکانمان ئەو کۆنگرێ هەژدەمان لە پێشاوە فەرموون لەسەر قەتنامەکان لەسەر کۆنگرەکان قەزاوتمان لەسەرکرد لەسەر قسەی مەندەراوەری ناکرێت بۆ تشکیلاتە دروست بکرێەوە لەسەر ئەوە گرایش دروست بکرێت لەسەر ئەوە حزب دروست بکرێت لەسەر ئەوە لە سوورەتێکا دەکرا وتمانکا کە تۆ 5 ساڵە کۆنگرەتان نەکرد فەرموو کۆنگرە بگرن با لەوێدا جوابی بەحس و مشکلە و کێشەکانیشمانی تێدا بدەینەوە بەڵێ بینەرێکی خۆشەویست ئەوی شەر لەو بابەتەوە چارە نەزەرێکی نووسیوە بە بۆتانی خوێنمەوە سلام کاک مەحیا ماندوو نەبن سلام بۆ کاک حەسەن عەزیزیش من مەطلب بۆ ئەمەوێت لە مەوردەوە قسە بکەم ئەو ڕفێقگەلە کە ئەیانەوێت ئینشعاب بکەن زەحمەت کێشن ناوێکی تر بۆ حزبەکەیان دابنن ئەگەر شەهامەت ئەو کارەیانە نییە دێ هەر دابنیشن باشترە با ئیشتباکەی کە عەبدوڵای مرتەدی دوبارە تکرار نەبێتەوە سپاس ئەوە ئەو بینەرە دانێکیکەش پەیامێکی ناردووە بە فارسی خوێنمەوە پەیامەکە هاتووە خوێنمەوە بۆ شێوەوان نووسراوە نووسێتی با درود یەک دوو کلمەی ناشرینی تیا نایخوێنمەوە بەڵام ئیتر هیوادارم و بینەرە عاجز نەبێت با درود رفیق عزیز سلام و درود گرم تقدیم به مهمان برنامه من از مریوان تماس خواهم گرفت اگر براتون امکان داشت به مهمان برنامه عرض مایی که کمی در مورد نحوه تبلیغات شیوکاری که یکی دو نفر از هواداران انشعاب جدید به رهبری عباس منصوران پیش گرفته‌اند و اژیتاسیون و تخریب در ضدیت و کمال را می‌اندازند صحبت فرمایید اینان از هیچ گونه فحاشی دهنکجی و ناسزا صرف نظر نخواهند کرد نمود مثل این که بهشون از طرف رهبرانشون تزریق و تغذیه شدند حتی میگوین معذرت میخواهم که اردوگای کمالات چیه یعنی اوان وان وتوه لو پیام هاتوه او پیامش پێشکەش کردن نازانم کاک حەسەن نەگەیەوە کتێکتان هەیە کاتی بەرنامەمان زۆر نەماوە ئەگەر هەیە زۆر بە کورتی بۆ ئەوەی کە بەرنامەکەمان سێ-چوار دەقەی ماوە وەڵی کاک ژیانێمە هەر بەحسێکی سیاسیش لەسەر شتێک دەست پێ دەکەی بەداخەوەشێکی دێتۆ سەرم گێر و کێشانە بەحەڵ دیارەوە مەسائلێکن لە ناوە هەن بەتایبەتە و فێقانێک تەلەڤیزیۆنیان هەیە و قساکەن و سەرەن وەختێک کەسێک دێ لە بەرنامەکەیان و دەڵێ و 70% خەڵکی کوردستان لەگەڵ ئێمەیە
دوو کەسەرا پرسییانە کەوتم کاکە خۆ مەسلێکی کوردی هەیە دەڵێ لە کابراایەکیان پرسیوتی من لە هێز 40 میتر بازمەدا دانەی سروتی کاکە خۆگەری هێز دوورە گەز نزیکە فەرمولێرە تاقیکەرەوە ئەو 70% لە ئوردوگاکانی کۆمەڵە لە دەرەوەی وڵات لە هەمووی ئەوانە معنا پەیدا دەکاگەر لەوێتان بێ لەوێ شەدانێت خۆ خەڵکە لە ناو جامعەوات جا بۆی بەڕاستی من زۆر پێم خۆش نیە لەسەر ئەو بەحسانەیە کە ناوی کەسێش کە هاتووە دەزانم ئەو نوع بەدەهەنیانەی کە ئەو برادرە دەیکا لە تاریخی ئێمەدا بێسابقە بووە بەڵام بەداخەوە زۆر بەداخەوە کە ئەوە مەزالی بۆ کراوەتەوە ئینا هەر کەسێکی دیکە ببوایەت پیان دەکوت کاکیجان بێزەحمەت لە جێگایشی کە ئەو ئینانەکەوەی شێک لە عاملینی تەخریبی مناسباتی ناو ئێمە بووە بۆیە ئەوە من شتێکی تر ناڵم لەو بابەتەوە و بەڕاستی زۆرشم پێ خۆش نیە لەسەر ئەم بەحسانەوە خۆشمان لێ نەداوە حتا ئێمە زۆر جاری وا بووە زۆر جەم ڕفێقوانە لە شوێنێ کۆبوونەتەوە قسە کراوە سایمان کرێت لە چوارچێەوەی ئەو شتانەی کە هەیە مربوط بە پرینسیپەکانمانە مربوط بە شتای ڕسمی وتراوە توانە قسەی ئەموو ئەو لە جێگای خۆی قسەی ئەو کەسێش کەچی دەڵێ بە کۆمەڵە و چ خەزاوەتێکە کاتوانە بۆ خۆی دابنێن هەتا لام وایە دڵنیام لەوەی کە قسەی هەمووی ئەو فەقانی تریژ نییە ئەو ئەرزیابیان لە موردی تشکیلات و لە موردی کۆمەڵەوە و لە موردی ئەوانەوە نییە ئەوە بە حسابی ئەو نەفەرەی دابنێن و بە خۆی زانێت کە چی دەڵێت و زۆر ئەرزشی ئەوەی نییە کە ئینسان خۆشی پێوەماندووە زۆر سپاس کاک حەسەن پێیان بۆ هاتووە کاتی بەرنامەمان زۆر نییە زۆر سپاس بۆ بەشداریتان لەو بەرنامە زۆر سپاس بۆ هەموو بینەرانیش کە بە گەرموکوڕی بەشداری و بەرنامە بوون و بە پەیامەکان و بە تێبینیەکانیان بەرنامەکەمانیان ڕازانەوە هەتاک و ڕاوێژێکی تر و بەرنامەیەکی تر لە ڕۆژی هەینیدا بینەوە خزمەتان کە سەتێکی خۆشتان بۆ ئاواتخوازم کاک حەسەنجان زۆر مەمنون مەلی سپاس بۆ ئێوە بۆ هاوکارانتان و بۆ هەموو بینەرانیش کە ئەو ماوەیە لەگەڵیان بووین و کاتساتێکی خۆش بۆ هەموو لای Yadi tola
اگرچه روی هات ناچی